شەو ڕۆژ باش بەیەکەوە ئەو کاتتان باش خۆشەویستان جارێکی دیکە لە پرۆگرامێکی نوێدا لە خزمەت ئەوەی ئەزیز و خۆشەویستە شاد دەمەوە هەڵبەتە ئەمشەو لەگەڵ پیری زەردەشتەکان دیمانەیەکمان ساز کردووە بەیەکەوە تاوتوێ هەندێک بابەتی گرنگ دەکەین لە نێویاندا مەسەلەی پرسی نەتەوایەتی کورد هەڵبەتە ببورن ئامەجمان لێی لەم دیمانەیە ببورن قەسەن ڕووی ئەو ڕاستیانەیە کە دەگوترێ هێندێک پرسن دەست لێدانی خراپە یان بە جۆرێک کە ڕەنگە ببێتە مای سەرکێشە بۆ مولایە دەگوترێ پیری زەردەشتەکان لە باشووری کوردستان بۆتە مۆتەکە و باس و خواستی تەواوی ئاینزاکان لە باشووری کوردستان هێندێک پیان وایە پیری زەردەشتەکان ڕێبەرایەتی نەتەوەیەکی ڕەها نەتەوەیەکی لیبراڵ دەکات و پێشی وایە ئەم نەتەوەبوونە باشە ئەم نەتەوەبوونە لە چاردەورەی پرەنسیپی دینگەرێکی گەورەی کە پاشەڕۆی یان پاشماوەی چاقەکانی پێشخۆمانن کە زەردەشتێتە ئەمشەو میوانی یەک لە گەورە پیاوانی زەردەشتەکان دەبین و بەیەکەوە مناقەشە دەکەین لەسەر بابەتە پیر لوقمان سوپاستان دەکەم کە تکایە لە لای خۆتانەوە ئەگەر بکرێ شێری بکەن داوا لە کاک بەڕێز پیر لوقمان دەکەم کە بەڕێزیان چێتە دەری لایڤەکە و دیسان دەرێکی دیکە بێتەوە ناوە بۆی بتوانم تا بابەتەکان ڕێک دەخەم تۆزە کاتم دەنێ دەست پێ دەکەین ئێستا داوا لە هاونیشتیمانیم پیر لوقمان دەکەم کە بەڕێزیان بچێتە دەڵێ لایڤەکە و یان بێتەوە ناوە بۆی بتوانم ئینڤایتی بکەم و بەرنامەکە پرۆگرامەکە پێشکەش بکەین بێتەوە دەگوترێ دین پەیوەندیشی ڕۆحیە و مرۆڤ بەکاری دێنێ بۆ بازرگانی دەگوترێ دین سەرقافڵەی هەموو سەرکەوتنەکانی نەتەوەکانی سەرگۆی زەوین هێندێک پیان وایە دین هۆکاری شکستی ئەو نەتەوانن کە بێ شوناسن بێ ناسنامەن نمونەمان کورد چەندین نەتەوەی دیکەش هەن پیر لوقمان نازانم ببوورە نازانم ناتوانم کامێرەت بۆ بنێرم ئەگەر بکرێت لە ڕێگای پەیجەکەوە بێوە ناو داخڵ بیسپاست دەکەم ئەگەر بکرێ خۆشەویستان گە بکرێ ئێوە شێری بکەن بە گەوری خۆتان سپاسان دەکەم پیر لوقمان ئەگەر بکرێ جەناب بچیتە دەرەوەی لایڤەکە و لە پەیجەکەەوە بێوە ناو سپاست دەکەم چۆ لێرە هێمای کامێرە نردی لەسەر نیە نازانم هۆکارەکەی چییە هەوڵێکی دیکە دەدەم ببورن نابەداخەوە ناتوانم کامێرەی بۆ بنێرم ئەگەر بکرێت ئەگەر بکرێت پیر لوقمان بەڕێزیان ئۆکێ ئێستا دەتوانم کامێرەت بۆ بنێرم ڕاوەستە نابەداخەوە ئەو جارە شەوڵێکی دیکە بدەوە کاک پیر لوقمان ئەگەر بکرێ جەناب بچیتە دەرەوە جارێکی دیکە نازانم هۆکارەکەی چییە یانەوەتە مۆبایلەکەم ببورن لەسەر تەنیش داناوە یان نازانم بەڕاستی ناتوانم کامێرەی بۆ بنێرم تا ببوورێ ئەگەر جارێکی دیکە هەوڵێکی دیکە بدەوە سپاست دەکەم ئەگەنا لە ڕێگەی ئەکاونتێکی دیکە بێ ناو لایڤەکە سپاست دەکەم هێندێک بابەت هەن کە ئێمە ئامادەمان کە هێندێک پرس هەندێک پرسیار و هێندێک وەڵامی دروستیش لەلایەن گەورە کەسایەتیەکانی ناو زەردەشتەکان یەک لەوانە پیر لوقمانە کە ڕێبەرایەتی ئەم دینە دەکات ئەزانم نابەڕاستی نازانم هۆکارەکەی چییە بابە دەتوانم مۆبایلەکەم تەنیش داناوە کۆمەڵێک بابەتی گرنگ هەن کۆمەڵێک پرس و بابەتی هەستیار هەن کە دەوشۆ
ئێمە لە دەمی یەک لە گەورە کەسایەتیەکانی زەردشتەکان لێی دەبیستین پرسی مۆراڵ و نەتەوەی کورد یان پرسێکی دیکە کە هەمومان خۆستمان لەسەر مەسەلەی پرسی دین ئایا چەند پێکاتەکانی دەوڵەت بوون یاخود مەسەلەی ناشۆنالیستی دروست دەکە لە ناونەتەوەی کوردەکە ئێستا بەرەو کاڵبوونەوە دەچێت ئایا ئەمانە هۆکارن ئایا یەکێکی بوونی نەتەوەی کورد پەیوەستە مەسەلەی پرسی دینەوە ئایا زەردشتەکان هۆکاری شکستەکانی نەتەوەی کوردن ئایا زەردشتەکان هەنگاوێکی نوێن بۆ مەسەلەی وشیاری کۆمەڵگا یاخود لە ڕووی پەروەردەیەوە یاخود هەر ناوێکی دیکەی لێ بنێن من ئەمە دەکەمە کەوانەیەک و چاوەڕێی بەڕێز پیر لوقمان دەکەم ئەگەر بکرێت لە بچێتە دەرەوە لایڤەکە جارێکی دیکە بە نازانم هاوڕێکانم هەموو لێرەن و دەشتوانم کامێرایان بۆ بنێرم بەداخەوە نازانم هۆکارەکەی چییە؟ ئێستا لەوە دەست پێ دەکەم ڕێبەر و گزارشتی پیرۆزەکانی زەردشتەکان یان بڵێن مرۆڤێکی لەداچوو یان درەختێک لە شێوەی مرۆڤ دەکرێ بڵێن چاک لە وێنەی ڕوح یان پیاوێک زایاڵەی زادەی ئەم چاکە کۆنانەیەکە لێوە ئێستا هاتوو ئێستا بەستەوەی دینی زەردشتان پێگەی کەسایەتی خۆیان کۆمەڵایەتی دروست پیر لوقمان لە 2015 لە مانچ پێنجەوە هەنگاوەکانی بەرەو ئەم کەسیپوری کە ئێستا هەیە لە بەرامبەر زەردشتەکان ئەو هات وێکەدەوە بە پێشی وایە زەردشتەکان یەکەمین وشارن بۆ وشارکردنی خۆشەویستی نیشتیمانی یان لەکێ بڵێن مەسەلەی مۆراڵی نەتەوەی لە زەردشتەکانەوە هەنگاو دەنێت میزاپۆتامێ میدیا نمونەیەکی زیندوی زەردشتەکانی کە لە کاری سمبولی پیرۆزەکانی ئەوان گەشان کردو هێشتا هەن پیر لوقمان یەک لە گەورە کەسایەتیەکانی زەردشتەکانە ئینشۆ بەمە دەڵێت کورد لە شێوە زادەی کردو کورد زیندەبوونەوە و مردنی بە شێوەزاری دیکە بڵێن زەردەستە و ژێردەستە و لە چەکی دیەکانی پیر لوقمان ئەو کاتت باش و ڕۆژ باش جان دەکرد بڵێن ئێوارە باش کردووە لە تۆ لە کوردستان باز بۆ دەرفەکە کە ئینشۆ بە ئێمەدا خوشحاڵ کە لێرە دەستین دەکرێت بر لە بەخراکەکان لەلایەن ئەو ئەجیزانەوە هەم نیشتیمانیانی کە حکومەت بۆلەکان دەبێ لەوە بپرسن پیر لوقمان چێ درود و خۆشەویستیم پێشکەشتان بێ ئومێدەم وایە دەنگ باش بێ لەلایەوە چونکە ئەو دەنگانی کە بە تۆ ئەهات بۆ لای من تۆزێ کەب بوو زۆر جۆم لێ نەبوو بەڵام ئومێدەم وایە دەنگی من باش بێ بۆ لای ئێوە درود و خۆشەویستیم پێشکەش سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەو گیان بازانەدا ئەنەوێنم کە ئێمەیان وەکو کورد وەک نەتەوە وەک کۆمەڵگا گەیاندە ئێرە و ئێستا ئێمە لە ژیانەوە لەسەر زەوی سەوز دەژین سپاس و پێزانین و خۆشەویستیم بۆ تۆ هاوڕێ ئەزیز و خۆشەویست بۆ ئەم دەرفەتەی کە من بتوانم لێرەوە دید و دیدگە با بڵێن دیدگاکان و جیهانبینی هەم خۆم و هەم زەردەشتیان و هەم مێژینەی کورد بە خەڵکی ئێستای خەڵکی کوردستان بگەین و هەمڕەها بە بەڕێستان و بە میوانەکانتان و بە هەموو ئەوانشی لە ئایندەدا گوێی لە ئەم بەرنامەی بەڕێستان دەبێت ئەلبەتە ئێمە ئەبێت لەوە دەست پێ بکەین کە بڵین مرۆڤ چییە یا جێتی یا ژیان چۆن خۆڵقاوە ئەلبەت لە دیدی زەردەشتیەوە ئێمە تەنها دید پشت بە دیدەکانی خودی زەردەشت نابەستین چونکە پێش زەردەشت مرۆڤایەتی هەبووە کۆمەلگا هەبووە کۆمەڵە ئاین و ئاینزا هەبوون کۆمەڵە زانست دۆزراوەتەوە ینی هەر لە خۆیەوە نەگەشتۆتە ئەوێ زەردەشت وەلای لای ئەوەی کە زەردەشتی مەزن ڕۆڵێکی گرنگ و گەورە و بەتوانای بینیوە لە گۆڕانکاری جیهانبینیەکانی مرۆڤدا ئەلبەت لە دیدی زەردەشتەوە
جیهان و جێتی بەدوو هێزی با بڵین دش بە یەک پێچەوانەی یەکتری لە ململانێدا بوون ئەم دوو هێزە گەرمایەک و ڕووناکێتیان لێبۆتەوە و بە لە 6 بەشدا واتە پێوترێ ئەمیش ئاسپەنتا جانە نەورەکان دوای ئەوە بە 6 قۆناغ مادە واتە لە پرسی مینۆییدەوە واتە ئەودی و عیرفانەوە ئەودی و مادەوە کە میتافیزیکی پێ دەڵێن زیاتر چونکە ئەو زۆر ڕۆ نەچوەتە ناو میتافیزیکەوە بە زۆری مۆزوعەکانی زیاتر وەک حەقیقەت باس کردووە چونکە لە دوای ئەوەوە زیاتر ڕۆڵی زەردەش دەردەکەوێت کە مادە بوونی هەیەواتە بوون لە شێوەی کات واتە زەمن زۆر تەرکیز دەکاتە سەر کات و لەدایک بوون لە مەدا کە مادە دروست دەبێ و ئەمانە ئەستێرەکان دروست دەبن و جێتی دروست دەبێ و مادەکان دروست دەبن و دوایی دێتە سەر باسی کۆمل لە پەرتووکی گیوشدا کە هیموغەکانە 12 بەرگە کە من لە بەردەسمدایە بە نووسینی دیندەبیرۆ بە زمانی ئەوێستایی واتە زمانی کۆن نووسراوەتەوە باز دەکات کە چۆن لە 6 قۆناغەدا جارێکی تر کۆمەڵی خۆر دروست بۆ بەهۆی بوونی چەقی خۆرەوە و هەروەها باسی زەوی دەکات کە کۆمەڵی پارچە ئەستێرەی تر واتە ئەستێرەی بچووک بچووک لە یەکیانداوە و دوایش ئەستێرەیەکی گەورەی تر لە زەوی داوە و ئەم ئەستێرەیە بۆتە هۆی بەشێک واتە لی بۆتەوە جارێکی تر لی داوە و لی بۆتەوە بۆتە بە مانگ و زەوی لار کردوتەوە 4 فەسڵی دێ دروست بۆ و هەروەها خولانەوە کە بە دەوری خۆیدا شەو ڕۆژی دروست کردووە بە دەوری خۆردا شتێکی تری ساڵی دروست کردووە ساڵنامەیەکیان بۆ داناوە و دوای ئەوە باز لە زیندەوەر دەکات لە 4 مادەی پێکاتە دەکات ئاو خاک و کە خاکەیە زەویە و ئاو دروست دەبێ و هەروەها هەوا ڕێژەی خۆی دەگرێ و ببوونی خۆرەوە کە وزە و گەرمایی تەنوسکەکانی خۆردێنە سەر زەوی و خانە لەسەر ڕۆخی دەریادا دەپیتێنرێ بە با بڵێن بوونەوەر دروست دەبێ و یەکەم ناڵێ خانە ئەڵبەتەڵێ بوونەوەری بچوو دروست دەبێ و دوایی گەشەکان بۆ ئەوانی ترش و مرۆڤیش ببوورە مرۆڤیش زیرەکترین بوونەوەرە لەو گەشەیە باسی میتافیزیک دوایش باسی 6 قۆناغی 6 قۆناغی لەو 6 قۆناغەکە لە پرسی دینگەرایەتەکانی لە پرسی پیرۆتی باوەڕداران مەسیح هاتوو و لەوە لە قورئانی ئیسلامشدا هاتوو و باسی ئەو 6 خەڵبندی دەکات بە 6 زۆر بە 6 قۆناغدا هاتووە ئەگەر خەڵک باڵۆدا نەچێت ئایا هەست ناکەن کە مەسەلەی پرسی دینگەرایەتەکان دێکبوونێت هەیە وان لە بنەڕەتدا هەڵکێشەکانی ڕۆحی یان هەڵکێشەکانی مرۆڤ لە نێوان دینگەرایەتی بەسەری پرسی ناسیۆنالیستی نەتەوەیی زۆر زۆر لێکبوون هێندێک جا بەری یەککەوتنی ژەبوو دەدات پیر لوقمان باسی دروستبوونی زەوی و هێندێک بابەتی فیزیکی و سوسیۆلۆژیک بێتەوە بەستی لەنەوە بێتەوە ئەمە منی ڕاشێکە بۆ هێندێک لەو شتارانی کە پێویستە لە پیر لوقمانی بن پیر لوقمان چێە ئەبووە بچینەتە سەر مۆزوعێکی ترچووکە من بابەتەکەم تەواو نەکردبوو بەڵام کێشە نیە پیر لوقمان ناوم لوقمانە کوڕی حاجی کەریمی خەڵکی گوندی کلاشکەرانم لە بازیان لە ساڵی 1970 هاتوومەتە دنیاوە و قۆناغی سەرەتایی ناوەندیم لە بازیان تەواو کردو هەروەها ئەلەکترۆن وا بڵێن سناعەم لە چەپشەماڵ خوێندووە دوایی لە ساڵی 1999دا ببوورە 1990دا بە بۆنەی لە کاروباری ڕێکخراوەیی و سیاسی مۆ لە کۆمەڵ ڕێزەرانی کوردستانی نیشتوانی کوردستاندا زیندانی بووم و دوای بە موعەبەد واتە زیندانی تا هاتای زیندانی کراوم لە 1992 دوای ڕاپەڕین هاتوومەتەوە بۆ کوردستان پاشان دەسم کردوەوە بە خوێندن بەڵام بەداخەوە لەبەر نەبوونی و هەژاری دەسم کردو بە کرێکاری و ئیشکردن و لە خێزانێتی جوتیار هاتوومەتە دنیاوە جوتیاریم کردووە پاش ئەوە هاوسەرگیریم کردووە دوایی ڕوون کردوتە هەر بۆ کرێکاری ڕوون کردوتە ئێران لە زۆربەی شارەکانی ئێراندا ژیاوم و لە یەزد و کرمان دەسم کردو بە خوێندن لەسەر خوێندنی زەردەشتایەتی و مێژووی با بڵێن ئێران باستانی ئەوان کە باسی دەکەن و مێژووی نەتەوەکانی ئەو ناوچەیە و هەروەها لەسەر پرسی میدەکان زۆرم خوێندو و دوای جارێکی تر هاتوومەتەوە بۆ کوردستان و لەگەڵ هاوسەرەکەمە هاتووم بۆ بەریتانیا لە ساڵی 2000دا لە بەریتانیا نیشتەجێ بووم و لەو کاتەوە دەسم کردو بە خوێندن وێڕایەوەی کە هەتا ئێستاکیە کرێکاری دەکەم و کار دەکەم بۆ خۆم و 5 ناشناڵ دیپلۆمام هەیە لە بوارەکانی میدیا و نووسین و ڕۆژنامە نووسی و هەروەها مێژوودا و هەروەها لە ئاینی زەردەشتیا جارێکی تر لە لەندەن خوێندومە لە لای دەستورانی هەموو زەردەشتیانی جیهان دکتۆر پرۆفیسۆر وەفاداری دوای ئەوە هەر بە نوێنەراتی ئەو وە زەردەشتیانی ئەمریکا ڕەوان کراون بۆ فەڕەنسا لە فەڕەنسا لە وۆڵ زەردەشتیان
با بڵین بووم بە ئەندامی وڵ زەردەشتیان ئۆرگەنایزیشن کە هەموو زەردەشتیانی جیهان دەکا پاشان نردیانم بۆ وڵ زەردەشتیان کانسڵ واتە پەرستگای گشتی زەردەشتیانی جیهان لە فەڕەنسا لەوێ خوێندومە و دەورەی هیربەدی تەواو کردووە بووم بە موبەت لە ناو زەردەشتیەکانە و دوای ئەوە بەسەر لە ئاینێ کوردەکانە دوای ئەوەی کە ئەوان لە کۆنگرەی موغان بە کۆنگرەی موبەدانی جیهاندا کە لە بەریتانیا 300 موبەت بەشداری کرد و پلەی پلە کوردەکانمان جیا کردەوە بە پیر و شالیار و مەزمۆگان من پلەی پیری عیرفانی زەردەشتی مەرگووە ڕێبەری ئاینی زەردەشتیان دەکەم هەروەها لە بواری ڕۆژنامەگەری کارم مرۆڤێک بێ بانگراودێکی سیاسیی هەبوو لە پای ئەوەدا پەلکەشکا مەسەلەی کوردی دینگەر و ئاینزاکان و لە نێویاندا زەردەشتێتە ئێستا پیری وانی ئێستا بە تۆ دەکرێت بڵم ئەوەش بڵم بەندە زەردەشتەکانی هێندە جار هاتوون دەبێ پرسیارەکانی ئەواندا باڵە پێشەوەی ئەوە بڵێ حەزەکەم ئەوەش بڵم کە بەندە ڕۆژنامەنووسەر و ڕۆژنامەنووس بووم بە ناوی لوقمانی حاجی کەریم و زیاتر لە 1600 نووسین و چاوپێکەوتن و ریپۆرتاژم هەیە لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامەکانە لە کوردستان پۆست ئەندامی دەستەی نووسەران بووم و هەروەها خاوەنی ماڵپەڕی پێنووسەکان بووم یەکەم دەستگای کوردیە کە لە کوردستاندا لە بابلین کوردی بێ لە بەریتانیا ڕێزستەر کراوێ و هەروها لە کۆمەڵە کوردەکاندا و یەکێ لە شۆڕژێڕەکانی کورد لەسەر هەر پرسێکی کورد جا چ ناوخۆیی بێ و چ دەرێکی بێ هاتوومەتە جوان و چالاکیەکی چالاکی جۆرە جۆرم هەبێ هەروەها لە ناوەندی چاکدا بۆ جژی جینۆسایدی خەڵکی کورد ئەندامی چالاکی ئەوان بووم و کارمان کردو لەسەر جینۆساید ناسانی ئەنفال و با بڵین کوێمەباران و سەرتاسەر جینۆسایدەکانی هەر چوار پارچەی کوردستان لە کوردستاندا و خاوەنی نۆ کتێبیش ئیجافەر کارەسەرەکانی پرسی نەتەوایەتی لای زەردەشتەکان چی؟ ئەمە هەر ئەو بابەتەیە کە منی خزاندۆتە ناو ئاینی زەردەشتیەوە لە ڕاستیە کاتێکە من وەکو تاکێک بیرم کردوەوە بۆچی کۆمەلگای کوردی هەتا ئێستا ژێر دەستکەن بەشن بۆچی ناتوانن دوو کەس بە یەکۆ بن دوو حیزب بە یەکۆ ئیدارە بکەن بۆچی خۆخۆرن بۆچی سوکایەتی بە یەکتریەکەن بۆچی وا بەو شێوەیە کە بوونەتە کۆی لە زیاتر دەسەڵاتەکان داگیرکەرەکان بەکارمان هێنن واتە هیچ ماف و ئازادیەکمان چ لە ناوخۆیی و چ لە دەرەوەدا بلای داگیرکەرانەوە واتە چ دەسەڵاتەکە کوردی بێ واتە خۆماڵی بێ و چ دەسەڵاتەکە داگیرکەری بێ ئێمە ناتوانین دەسەڵاتی داگیرکەران بێ ئێمە نەمانتوانیوە بە ئاواتەکانی خۆمانیا بە ئامانجەکانی خۆمانیا بە مافەکانی خۆمان وەک تاکێک و وەک گشت بگەین هەر بۆیە من دەستم کرد بە خوێندنەوەی ئەوە کە بزانم هۆکارەکە چیە لە ڕاستیدا ئەو هۆکاری کە من دۆزیمەوە دین بەشێکی گرنگی ئەو هۆکارە بوو کە کۆمەلگای کوردی ناتوانێت نە پێش بکەوێ نەبتوانێت بێتە خاوەنی زانست نەبتوانێت بێتە خاوەنی خۆی واتە تاکێکی کوردی کە واتە نیشانەی گشتە چکە تاکێک خێزان پێکێنە خێزان کۆمەلگا پێکێنە کۆمەلگاش کە گشتە و نەتەوە پێکێنێ بەر پێ یا خێڵ پێکێنە و کۆمەڵە خێڵەکان ئەو کاتە نەتەوە پێکێنن بە هەر حاڵ لەو ڕێگەیەوە گەشتمە ئەوەی کەوە تاکی کوردی خاوەنی فەرهەنگێکە خاوەنی جیهان بینیەکە خاوەنی دنیایەکە و کەرەستەی بیرکردنەوەیەکی هەیە کە تووشی کۆیلایەتی کردووە ناهێڵی بیرکات و ناهێڵی بەرەو پێشەوە بڕۆ بۆیە من بیرم لەوە کردوکەوە دەستکاری کەرەستەکانی بیرکردنەوەی تاکی کوردی بکرێت بۆ نمونەیەک پێ بڵم بۆ نمونەیەک لەوەدا هەموو تا کۆمەلگای کوردی بە عام بێجگە لە ئاینە کوردیەکان تەنانەت ئەوانی شەزانن وانم بۆ نمە ئیزەدیەکە زانێ کاکەوی یاسانیە خۆشیدێک ئەش ئەمانەکە من ئێستا بە نمونە ئەیهێنمەوە ئەزانێ بۆ نمونە لە شەڕی ئوحوددا هەموو کەسێکە زانەیەکەوا شەڕی ئوحود چۆن کراو چۆنی کراو چەند کەسی تیا کوژراو بۆچی کراو لە پێناوی چی کراو چۆنی ئەو مێژوەکەی بوو ساڵەکەش و ڕۆژەکەش و دقیق هەموو ئەزان و بۆ نمونە بەلانی کەمەوە ئێستا 6000 مزگەوتمان هەیە 7000 مزگەوتمانێ بە بوورە باکەمینەکەم 7000 مزگەوتمانێ لە کوردستانە ئەم 7000 مزگەوت هیچ نەبێ لە هەفتەیەکە جارێک ئەمە بە هەموو بە بڵنگۆ بە خەڵکەڵێن کەواتە خەڵک هەموو ئەمە ئەزانێ بەڵام ئەم هەموو ڕێژەیە خەڵکی کورد بەلانی کەمەوە لە 40 میلیۆن کەس زیاتر بۆیان بێنە یەک بێگلیان بپرسە بڵێ ئەو ڕۆژەی کە شەڕ ئوحود کرا تۆ پاشاکەت ناوی زمانی بایارمەتی با ئەمە تەواوکەم زۆر ئەمەیان زۆر گرنگە چونکە ئەمە وای لێ کردم کە بیر بکەم و داوای لێبردنەکەم ئێستاکێ بەڕێستان ئەو پرسیارەکە بکەرەوە ئەوەی کە وای لێکردم کەەوە ئەو کاتە نازانێت زمانی چیە نووسینەکەی چیە پاشاکەی چێ بووە قەڵایەک نازانێت شارەکەی نازانێت نیشتیمانەکەی چی بووە نازانێت تۆکەی چی و نازانێت جلوبەرگەکەی چی بووە نازانێت تەنها خواردن و ئاواز و مۆسیقا و گۆرانی و شعر و ئەدەبیاتی چی بووە واتە هیچ شتێک لەسەر خۆی نازانێت بەڵام لەسەر دەوڵەتێکی داگیرکار هەموو شتێک دەزانێت ئەمە وای لە من کرد کە بیر لەوە بکەم و کە کورد خاوەنی خۆی نییە مێژووی نییە واتە لی دزراوە لی سنراوەتەوە من ئاینی زەردەشتیم کرد بە وەسیلەیەک بۆ ئەوەی جارێکی تر تاکی کوردی بکەمەوە سەر ماف و
بوو با بڵێن یا ئەو جیهانەی کە هەیبوو ئەو مێژوەی کە هەیبووە يعني توليد اورجانيك ديكا يعني مثلا فلسفه ديكا فلسفه ديكا لون جديده هذه دي توصل يعني بو شتاني ديكا وزخلا ودامس لو رح من الجديد وشتاني ديكا او ميثود ديكا لنا شكتا او ميثود يعني هي سوشيال ماني ليبرال ماني مشاعري دستور ماني يعني تورها دستور فلسفه كارو في شيء چالاکی هەیە دەکەوێت لەگای ئەوانە بگرێت مثلا لە ساڵی 1970 جاریشی دیکە دەستەکان لە منطقەی شکات هەوڵ بدەن لەوەی ناوچانی کە بۆ وڵاتی کوردستانە دەپوتێنە بەڵام تو هاتی زەردەشتەکانت وەکو زەردەشت بەکارهێنا دەڵێن کە نەتەوەکەتی پێڕۆزگار بێت نەک وەکو بیر و وقی بەکاری بێنی یان بەشێک بێ لە خۆت دوای ئەوەی باسی بابەتێکی زۆر گرنگت کرد باسی ئەوە کرد کە هذا سيستم تطلع زوجاري في بالمناسبة زوجاري درسته اوكي درسته كاكا في اللقمة بودا بيت اما هاوكش من بيكو بس ناودته وكا او دين عيناني كترهن بو برزيلية لتايتي وكان كان سنة اويك في لقمان دلت من درخة جبتو يعني في لقمان دلت من او دينام بويا هاوكاجوكا ديني كدا یان دیلی تو که لقمان حقوق او تو ملقای که خود باسی بکی 40 میلیون بس ده باسی بکی مثلا جار ده 6000 مزگوت همون وجه کمان داره اوه ایمین هی هدایت هیا دبه نزای بکنی نیجی بکنی ایوز بخمان شوانی آیا چنی یکی دانشتنی زدشکانی ازی که لسانی سیمانی تو بشانی دیگه لپنستان هم توی رژه جماری او خاڵاتی و هاوشتمانێنی کە زەردەشتان قبوڵە یان زەردەشتە وەکو دین وەکو پەیوەندێکی ڕوحی قبوڵ کردووە هەتو لە پرسیارەکەم هاوکێ بوو هاوکێ واتە کەم بڕگە بوو کردم بەڵام هیوادارم تۆ لەسەر دێرەکە وەڵامم دێت کۆمێتە کۆمێکاتن بەبێ کۆمێتەکانیش بزنم کۆمەلگای کوردی ئەلبەتە کۆمەلگایەکی داگیرکراوە بەسەر چوار دەوڵەتی داگیرکردا دابەش کراوە لە ئێستادا واتە پێشتر وانە بوو بە جیاواز داگیر کراوە و پێشتریش خاوەنی ئیمپراتۆریەت و دەسەڵاتی خۆی بووە کاتێک کە من وە حیزبێکی سیاسیم هەڵبژاردەوە واتە تاکە وەسیلەی ئەو سەردەمە بووە کە من لە منەوە نزیک بووە لە بیرکردنەوەکان و جیهانبینەکانی ئەو کەسەی گەنجێکی کوردەوە نزیک ببووی خەبات و تێکۆشانی تێدا بکەم بۆ ڕزگاری نەتەوەکەم بۆ پرسی جوتیاریش ئەلبەتە بەڵێ من لە خانەوەدێکی جوتیارم خۆ ئەگەر لە ناو شاری سلێمانیا لەدایک بوومایە ڕەنگە لە خانەوادێک بوومایە بەقاڵ بووە کابرا یا کابرا بازرگان بووە یا هەر ئیکارێکی تری هەبووە یا دامەزراو بوو لە بوارەکانی حکوومەتدا کاری بکردا یا ڕەنگە کوڕی مستەشارێک بوومایە زۆر ئاسایی بوو کە گەر کوڕی سەرخێڵێک بوومایە ڕەنگە باوکم ئێستا مستەشارێک وایە بەڵام خۆشبەختانە من باوکی من جوتیار بووە شانازیشی پێوەکەم وە کوڕی کابراایەکی فەقیر و هەژارم وە بە کۆڵکێشی و بە ژیانی خۆی بە عادەتی ڕشت و خۆی بەخێو کردو منی پەروەردە کردووە و هەروەها منیش بە هەمان شێوە منداڵەکانم پەروەردە دەکەم ئەوەی کە گرنگە ئاین دەبێ بزانین ئاین چییە ئاین تەنها وەسیلەیەک نییە بۆ ڕزگاری ئینسان یا ڕزگاری نەتەوە بە پێچەوانەوە جاری وایە ئاین ئەبێتە ستەم وەکو زەردەشتی مەزن ئەفەرمێ ئەڵێ هیچ دەسەڵاتێک نبینم کە لەسەر تنتێکی ستەمگەرایی دروست نەبوو بێ واتە ئەگەر بێت و ئاین بێنین بکەین بە دەسەڵات ئەگەر ئاینی زەردەشتیش بێ ئەبێ پنتێکی ستەمگەری هەبێ کە لەسەری دروست بوو بێ کەواتە ئاین بە تەنیا دەبێتە ستەمگەرایی هەرگیز هیچ شتێک پێشکەشی کۆمەلگان ناکات واتە ئەوەی کە ئاین پێشکەشی دەکات بێجگە لە خوراافە بێجگە لە کارخراپی بێجگە لە ستەمگەرایی شتێکی تر نییە پێویستە مرۆڤ کۆمەلگا خۆی دەستور بنووسێتەوە بەپێی زەمن بەپێی کات بەپێی پێشکەوتن بەپێی داهێنانەکانی بەردەستی وەسیلەکانی بەردەستی بۆ نمونە لە سەردەمی سۆمێرەکانە کاتێ دەستور ئەنووسرایەوە یاساگەل بۆ با بڵێن گالیسکەکان بۆ عەرەبانەکان ئەنووسرایەوە کە هێسرەیە ئەسپێ یا گایەک خۆی دالەویتر کە وەرگەڕێیا لە کۆڵانێکی تەنگەرە بەڵام ئێستا یاساکان نووسراوەتەوە بۆ ئەسپ و گالیسکە و جۆدرۆژ و حشتر نەنووسراوەتەوە بەڵکو بۆ سەیارە بۆ شەمەندەفەر بۆ فڕۆکە نووسراوەتەوە واتە یاساکان گۆڕاون بەپێی زەمن و بەپێی داهێنانەکان ئەوەی کە گرنگیشە ئێمە بێ بزانین ئاین چییە ئاین لە دیدی زەردەشتیەوە لە دیدی موغە کە دەڵێن دیدی زەردەشتی واتە دیدی موغەکان چونکە موغ سەرچاوی زانستی زەردەشتیە چونکە زەردەشتێ بەناوی پەیامبەرەکەەوە ناونراوە زەردەشتی دەنا ئاینێک بەناوی زەردەشتیەوە وجودی نییە بەڵکو پەیامبەرەکە ناوی زەردەشتە خۆی بە ئەوە ئاینی مەزدا سەناییە واتە ئاینی مەزداییە و ئاینی میسرایە لە ناو مرۆکی میسراوە لەدایک بۆ ئاینی موغەکانە لۆتەر مۆتۆسی حکوومەتێکی یۆنانی و دەڵێت زەردەشتی دین و
هەموو بڕگەکانی بنووسی تێدا بۆ دەبێت ئێستا بڵێ بەڵێ بڵێ بڵێ ئەڵین مەبەست لەوە ناسینەوەی ئاینەکە بە نای پێغەمبەرەکەوەیە مەبەستم لەمەیە نەگەوەی زەردەشتی بوونی نەبێت زەردەشتی ئاینە بەڵام لە ئێستادا بووە بە زەردەشتی بەڵام خۆی ناوی ئاینەکە زەردەشتی نییە لە ڕاستیدا بە هەر حاڵ ئێستا بە زەردەشتی نووسراوە بە نای پێغەمبەرەکەوە کراوە ئەوەی کە گرنگە بزان یا پەیامبەرەکە چکە پەیغامێکی پێ پەیامێکی پێ مەسجێکی پێ نامەیەکی پێ ئەمە مانای پەیامبەرەکەیەنێ یعنی پەیامبەر زۆر شتێکی زۆر گرنگ نییە گرنگەوەی ئەمە پەیامێکی پێ بێ دەبێتە پەیامبەرجا ئەگەر فەیلسوفێکیش بێ لە دیدی مۆخەکانەوە بەم شێوەیە ئەوەی کە گرنگە ئێمە ئەبێ بزانین ئاین چیە لە دیدی مۆخەکانەوە ئاین بریتە لە جیهانبینی تاک و کۆمەلگاواتە لە کەرەستەی بیرکردەوەکانی کۆمەلگا کۆمەڵە دەستەواژەن بۆ جیهانبینیەکانی کۆمەلگا کەواتە ئاین لەکوێ هەڵەقڵێ لە ناو فەرهەنگ و کولتور و جیهانبینیەکانی کۆمەلگاوە هەڵەقڵێ کەواتە ئاین لە ناو کۆمەلگاوە لەدایک دەبێت هەر چۆن ئەوەی کە زەردەشتی مەزن لە ناو کۆمەلگاکەی خۆیەوە زانەکانی کۆ کردوتەوە یەکەم جار ڕێبەری زەردەستەکان لە باشووری کوردستان نازانم چەند شوێن کوردستانەیە لە باشووری کوردستان من بچمە سەرۆکیارە بەڵام هاوسیمانەیە نووسێتی بە ناوی مەندا ئەوە پێ لوقمانی بەڕێز ئایا دەکرێت کوردی مسلمان بی یعنی واتە ئەگەر باوەڕدار بی مەسیحی ئەگەر مسلمان بی دەکرێت یعنی ئەوەش ببی کوردی مەبەستی ئەوەیە زەردەشتێت یعنی کورد بتەنێ بەڵام ئەو لە پرسیارەکە نەگەشتم لە ڕاستیا پێم وایە بەڕێستان مایکی پێ نییە بە کردوتەتەوە بۆیە دەنگایە تۆ لەلای ئەگەر چی بێ ئەو پرسیارەکەی بوو دەڵێت کاتمەندە لە هاونیشتیمانیەکە دەڵێت پیر لوقمانی بەڕێز دەکرێت کورد بیت و موسڵمان بیت کەواتە پرسیارە جێناوە ئەگەر هاتوو باوەڕدار بوویت و یان ئێزیدی بوویت و یان کاکە هەر دینێکی دیکە بوویت دەشکرێت کورد بیت یعنی ڕێگە پێدراوە مەبەستی پرسیارەکەی ڕەنگە فەلسەفی بێ بەڵام لە ڕووی خۆماڵیکردنی دەسەواژەکە ئاساییە و سادەیە دەکرێت یعنی هەموو کوردێک کووردە هەموو کوردێک کووردە بەڵام هەموو مسلمانەیە هەموو زەردەشتیەک ڕەنگە کورد نەبن ئاین شتێکی ئاین وەکو وتم دەرهاویشتەی ناو کۆمەلگایە کۆمەلگا دروستی کردو با بڵێن کۆمەڵی یاسا و ڕێسایە بۆ ڕێبەرایەتیکردن یا پەیڕەوکردن یا باشترکردنی ژیانی یا دەسەڵاتی کە کوردی ئەتوانی مسلمان بی گرنگە تۆ مرۆڤی نەگەوەی هەرکە کوردی تۆ مرۆڤی ئەکرێ هەر بیر و باوەڕێکی هەبێت یعنی ناکرێت تۆ من بڵم تۆ نابێ فلان بیر و باوەڕ هەبێت یا تۆ بە من بڵێ ناکرێت فلان بیر و باوەڕ یا من تۆ ڕەتکەمە یا تۆ من ڕەتکەیتەوە ئەوە تۆ خاوەنی مێشک هەیە عەقڵ هەیە بیرکردنەوە هەیە خاوەنی جیهانبینیەکی کە تۆیت منیش مێشکم هەیە و عەقڵم هەیە خاوەنی جیهانبینیەکم کە منم واتە بیر و باوەڕی من جیاوازە لە بیر باوەڕ تۆ هەرگیز مێشکی من و عەقڵی من عەقڵی تۆ و مێشکی تۆ نییە تۆ شتێکی تو من شتێکی تر واتە من مرۆڤێکم تۆ مرۆڤێکی تر دەیساکە ئەواتە هەمومان یەک بین کەواتە هەمومان زیادین و یەکمان بەسە لەبەر ئەوە مادەم مرۆڤ پێکەوەژیانتان لەگەڵ دینەکانی تر یان ئێوە کراوی دینەکانی تر بێگومان ئەمە پرسیارێکی زۆر سەختە ئەگەر بڵێ بەڵێ بەڵام هەمان کاتیشدا ئایا پێکەوە چ شتێک جگە لە مرۆڤبوون بەیەکەوە دەتان بستێتەوە کاتێکە ئێوە یەکتری ڕەت دەکەن من مسلمان ڕەت دەکات زۆر جارەیە خطبەیەکە یا لەگەردێ لەسەر کابرێ هەندێکدار دەستەکەتەوەی کە ئێوە عیدن یان نازانم هەڵگەڕاوەن یان نازانم یان باوەڕدارەکان پێیان وایە ئێوە سمبولی مەسەلەی کەسیۆلۆژی مرۆڤایەتی نین هەیەکە بۆ بۆچوونێک دەڕۆنەتە ژینگەی ئێوە لەوە ئەگەر بڵین باسی لەوە بکەین کە بڵین ئاینەکان بڵێ بالفعل ئاین هەیە تایەتی ئەڵێ ئێمە لەگەڵ ئاینەکانی تر بەیەکەوە ئەژین لە ڕاستیە هەرگیز باوەڕی پێ ناکەم من نمونەیەک لەسەر ئەمە ئەهێنمەوە لە کۆنگرەی ئاشتی نەتەوەکانی جیهاندا لە کۆریا کە بەشداریم کرد ئەوە بوو هەموو نەتەوەکانی جیهان بەشداری کرد و زۆربەی هەرە زۆری ئاین و ئاینزاکان بەشداریان کردبوو ئێمە هەموو تەواوی ئاینەکانی جیهان کە لەوێ کۆبووینەوە بەیەکەوە بووین ڕێبەرەکان بوو هەنێکیان نوێنەرایەتی بوو لەوێ بەیەکەوە دانیشت بووین ئەو کەسەی با بڵین کە قسەکەری کۆنگرەکە بوو هات لای ئێمە وتارێکی پێشکەشکە کەوتی زۆر خۆشحاڵم بەوەی کەوا ئێستا هەموو نوێنەرانی ئاینەکانی جیهان بەیەکەوە ئەبینم کە بە ئاشتی لێرا دانیشتون دوای ئەوەی کە تەواو بووتی کەس
حەزەکەم هەر کەسێ ڕاو دید و بۆچوونی خۆی هەبێ بودیەکان هەڵسان قسەیان کرد هندوستەکان هەڵسان قسەیەکان کرد مسلمانەکان بەشی سنەی لە عەرەبستانی سعودیەوە کە بەشداری لە نوێنەرایەتیانە کرد قسەی کرد و هەروەها شیعەکان کە لە عێراقەوە نوێنەرایەتیانە کرد لوبنان و ئێرانەوە هەندێکیش پاکستان ئەوەی عێراق هەستا قسەی کرد منیش هەستام قسەم کرد من وتم ئەوانەی کە لێرە ئەیان بینی بەڵێ ئێمە بەیەکۆ نانەخۆین بەیەکۆ چا ئەخۆین بەیەکەوە قسە ئەەکەین لێرەدا دانیشتوین بەڵام هیچ کەسێک ئەوی تری قبول نییە کە لێرە چوینە دەرەوە هەر هەمومان دوشمنی وتم تەنها ئەم ژوورەیە و ئەم کۆنگرێ ئێمەی کۆ کردوەوە نەخودی ئاینەکە هیچ ئاینی ئەوی تر کۆ ناکاتەوە ئاینەکان هەمویان یەکتری ڕەت دەکەنەوە یعنی هەرگیز ڕاست نییە بڵێ من ئاینێکی ترم قبوڵە ئەی با ئیتر لەو قسە بۆ گەنە تاڵە ناخۆشە چاواشەکاریە بچینە دەرەوە هیچ ئاینێکی تری قبول نییە هیچ خوددایە خوداکەی تری قبول نییە ئەوە جەنگی خوداکانە لە نوێنێکتریا کە مرۆڤەکان دەیکەن واتە مرۆڤەکان کۆمەڵی خوددایان بەرهەمهێناوە و کۆمەڵی ئاینیان بەرهەمهێناوە جەنگی یەکتری پێ دەکەن ئەمە نەسی ئاینە و حقیقەتی ئاینە و بەرپرسیشم لەم قسەیە هەر کەسێ بە من بڵێ هەر ڕێبەری ئاینیە بڵێ من ئاینەکەی تۆم قبوڵە لە ڕاستیە لەوێ پێی دەڵێم تۆ درۆ دەکەن چۆن یعنی کەواتە ئەم دەرفەتە لە ناو زەردەشتەکانیشدایە وەکو ڕق و قینە و بۆ قساندن لە بۆ دینەکانی تر پەنگی خوادەتەوە یعنی دەکرێت بڵەمە هەیە جیاوازی نێوان زەردەشت و ئەوانی تر چییە ببوورە پیر لوقمان لە ساڵی 1995 لە باکووری کوردستان و لە شاری ئاماد کۆنفرانسێک بەستە لەسەر مەسەلەی پرسی زەردەشتەکان دوجار زەردەشتەکان کۆمەڵێک چالاکیان هەندێک چالاکیان ئەنجامدا ئەو مێژە ماوەتەوە چەند کەسێکی شتێدا جانیان سپارد باشە کەواتە ڕق لەو نێوەنگیرەدا دین هۆکارێکی دروستکردنی ئەم تەنگەژەیە کە تۆ دەڵێ ئێمە جیاوازین خۆبوزیەکانیش دەڵێ ئێمە جیاوازین و یەهودیەکانی شێوازێکی دیکە بەکاردێنن دەڵێ ئێمە حەزی ڕاستەقینەی سەر گۆی زەوین بۆ ئاشتی بەڵام لە بنەڕەتدا وانە و ئەم تەنگەژەیە لەم ڕوانگەیەوە ڕوانیمان و تێگەیشتین لە ڕەنگە فیزیک و ئابوووریەکەشەوە بە دیدێکی کێ بخینە پێشەوە ئەویش مەسەلەی پرسی بازرگانیکردنە ئایا ئەمە هەرچەندە پرسیارەکەم ئاراستەیە و تاکە کەسی دەگرێتەوە پیر لوقمان تۆ دین وەکو یەکێکی بازرگانی بەکاردێنی بێگومان لە وەڵامدا دەڵی نەخێت بەڵام لە کرداردا ئایا ئەمە لەسەر بۆتەتی کۆمنت یعنی واتە لە بەرامبەردا تۆ گەشتە هیچ ڕوو فەیس تو فەیسێک ڕوبڕووبوونەوەیەکە هەبوو لە دادگا واڵ بکەیت کە تۆ بانگشت بکەیت لەبەرەوەی کە دینت بەکارهێنەوە یان لەبەرەوەی تۆ دەستکەوتێکی مادی زۆرە دەستکەوتووە لە بەکارهێنانی دین تۆ لە ڕووی یاساییەوە لە هەرێمی کوردستان هیچ ئەم مامەڵەی لەگەڵ کراوە هەرچەندە دوو پەرێزیە پرسیارەکانم بۆیە دەمەوێت کۆیان کەم و بیان کەم بۆی ئەو هەونیشتیمانیانی کە پرسیار دەکەن و بە کۆمنتش دەڵێن نامەوێت کۆمنتەکانیان بە تێپەڕن و دەمەوێت بە جەنابتی بگەێنم بەڕاستی چکە من وەکو نوێنەری 40 میلیۆن هاوڵاتی کورد دەبینم من وەکو ئەوە مامەڵە لەگەڵ تۆ دەکەم و پرسیاری ئەوەشم کرد کە چەند شوێن کەوتەتان هەیە لە هەرێمی کوردستان لەکوێ کۆ دەبنەوە کۆبوونەوەکانتان چۆنە دوای ئەوەش پرسیارێکی دیکە دێتە پێشێ دوای ئەوڵامە فەرموو بەڵێ ئەلبەت هەرێمی کوردستان ئێمە دوای ئەوەی کە لە با بڵێن هەشتی 2015دا دەستم کرد ئاتە ئەو ڕۆژە دەستم کرد بە بانگەشە لە کوردستاندا بۆ یەکەم جار دوای 1448 ساڵ لە کوردستاندا بانگەشەمان دەست پێ کردەوە وەک خودی دینەکە واتە وەک خودی پرسی موغەکان یعنی سیستەمی موغ چونکە سیستەمی موغ لە ئاینی زەردەشتی نەختێک جوداترە چونکە ئاینەکە ئیتر گۆڕانکاری لە نەتەوەیەک و بۆ نەتەوەیەکی تر لە جێگەیەکی بۆ جێگەیەکی تر لە زمانێک و بۆ زمانێکی تر بەسەردا هاتووە بەڵام کە دەڵی سیستەمی موغ ئەوە سیستەمێکە دەستورنامەی زەردەشتیانە لە کتێبی کە 12 بەرگە کتێبی گیوشە نووسراوەتەوە من وابزانم 5 بەشین بە کورد کردو بە کوردی لە فەیسبووکی خۆم بڵاوم کردوەوە بە ناوی دەستورنامەی زەردەشتیان بەپێی ئەم دەستورنامەیە دەستمان کرد بە بانگەشەوە چوین لەگەڵ تیمێکم دروست کرد لەگەڵ نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستانە کە ڕەشنووسەکان دەنووسیەوە ناوی زەردەشتی وەکو ئاینە پیر لوقمان تیمێکم دروست کرد ببوورە پیر لوقمان تیمێکم دروست کرد یعنی خۆت بەتەنها دروست کرد بۆ ناڵێ دروستمان کرد بەڵێ من کۆمەڵی خەڵکم پێشتر لە بەریتانیا و قسەم لەگەڵا کردبوون کە چوومەوە کوردستان کۆمەڵی خەڵک کەواتە هەماهەنگەکە لەلایەن جەنابتەوە جولاندنی ئەو پزاوتە لەلایەن تۆ بەڵێ فەرموو ببوورە بەڵێ اینجا پرسەکەم داپیان هەموو شتەکانم داپیان ئەوان چوون لەگەڵ ئەوانە کۆبوونەوە و بە سەرپەرشتی خۆم با بڵێن سەرپەرشتیم کرد و هەتا کرایە ناو دەستورەکەەوە کە دەستور کە کرایە ناو دەستورەوە ئێمە چوون بۆ وەزارەتی ئەوقاف
بە بۆنەی کاکەیەکان یارسانەکان زۆر با بڵین هاوکاریان کردین ئیزەدەکان هاوکاریان کردین مەسیحەکان هاوکاریان کردین لەوەدا کە ئێمە چۆن بتوانین بچینە ناو وەزارەتی ئەوقاف و لێ داوای مدیریەتێک و داوای مدیریەتم کە ئەوە وتیان لەبەرەوەی وەزعمان زۆر باش نییە ئێوە ئەتوانن نوێنەراتی وەرگرو ئێمەش منیش بدانم بە نوێنەراتیەکەنا ناوتم زۆر چاکە نوێنەراتیمان بدەنێ ئیتر دوایەوەیتر من هاتمەوە با بڵین دەستمان کرد بە دروستکردنی یەکەم پەرزگای زەردەشتیانمان کردەوە لە سلێمانی واتە وەک پەرزگا نەک وەک ناوەندی زەردەشتیان بەڵام ناومان ناوەندی زەردەشتیان بۆ ئەوەی پرسی پەرزگا تۆزێ زۆر زەق نەبێتەوە چونکە کۆمەلگای کوردی خۆی پڕی لە کێشەیە ئەگەر ئێمەش بین کێشەیەتری بۆ زیادکەین ئەوە بۆچی خۆتان بە کێشە دەزانن بۆچی خۆتان بە کێشە دەزانن کە لە کاتێکدا ئێوە مێژووی درێژتان هەیە بە هەزاران ساڵ و دوای ئەوەش دەوڵەتی میدیا هەبوو میزاپۆتامی هەیە کۆمەڵێک شتی دیکە هەیە ئەخر وا بێت ئەم خۆ بەدەستەوەدان نییە سەرەتایەک نییە بۆ دروستبوونی تەگەشەکان بەلاواژ بوونتان نانەخێر ئێمە بە شێوەی زۆر نهێنی و زۆر تایبەت بانگەشەمان کردکەوە کار لە هیچ تاکێنەکە کێشە بۆ هیچ خێزانێ ننێتەوە چونکە ئاین هەیە لە کوردستانە ئاین ڕقەیە لە کوردستانە چوونە دەرەوەی ئەی ئاینە سفەتی لەسەر بڕین و لە سێدارەدانی هەیە یعنی کۆمەڵش لەو شێوەی هەیە ئێمە ناین کێشەیەکی تر بۆ کۆمەلگا دروستکردن یا بۆ تاکێک و کێشەی لەگەڵ خێزانەکەیدا لەگەڵ هاوسەرەکەیدا یاگەڵ لەگەڵ ژن و مێردەکە بەیەکەوە کچ و کوڕ بەیەکەوە باوکو دایک بەیەکەوە خێزان بەیەکەوە تەنان حیزبەکەشی بەیەکەوە ئێمە هەمانە لە حیزبە ئاینەکانەوە هاتۆ بۆ بەزەردەشتی خۆتۆ ئەگەر لە حیزبێکی ئاینیەوە واتە حیزبێکی سیاسی ئاینی کە دەوێت دەسەڵات وەرگری لە کوردستانە ئێمە تاکی ئەو حیزبەمان هێناوە کردووانە بە زەردەشتی واتە ئاینەکەیمان گۆڕیوە پرسی ئاین گۆڕی لە کوردستانە قەدەغە و یاساغ بووە نەبووە شتیوە هەرگیز بەخۆیەوە نبینیوە کورد لە شکلێکی لەو شێوە وا بە ئاشکرا بۆیە ئەگەر تۆ بە ئاشکرا یەکسەر دەست پێ بکەیت بچیتە ناو خەڵکەوە حتمما کێشە بۆ خەڵک دروستەکەی کەواتە تۆ هاتوتە تۆ کێشە دروستکەی نەک ئەوەی ژیانی خەڵک بەختەوەرکەی لەبەرەوە ئەبێ ئەو حەقا واتە ئەو ڕەخنەیە لە خۆت بگری واتە ئەو حەقەش بە خەڵک بدەیت کە تۆ دەبێت کێشە بۆ ئەو نەگەو هات پێ کێشە بۆ تۆ دروستکە کەواتە ئەگەر ئێمە ئاوا دەستمان پێ بکردایە کە یعنی بە پێچەوانەی ئەوەی ئێمەوە بواە ئەوە دەبوو بە کێشە لە ناو کۆمەلگاتە بەڵام ئێمە لەبەر ئەوەی بە سیستەمی موو کارمان کردووە واتە موخەکان کە بەو سیستەم لە موخەکان جۆرە کێشەیەکمان بۆ دروست موخ نەخێر موخەکان کۆمەڵێ بوون لە ناو کووردا با بڵین ئێستا من پیرم تەنها بەڵام موخەکان پلیان هەبووە پیر و شالیار و مەزمۆقان فارسێک یا هەندێک کە زەردەشتین یا لە بەریتانین یا فەڕەنسین یا لە ئەمریکا لە ئوسترالیا لە شوێنی تر زۆرێک کازاخستان و پاکستان و ئەفغانستان و لە زۆربەی وڵاتانی جیهان لە ڕاستیە زەردەشتی هەیە پەیوەندیتان هەیە لە مۆنغۆل یا زۆر لەبەرەوەی زۆرترین زەردەشتی هەیە لە مۆنغۆل زۆرترین زەردەشتی لە هەندستان بەڕاستیدا من ئامارێکم پێ و لە 2005 کاری لەسەر کراوە بۆ 2011 دەڵێت زیاتر لە 48,000 زەردەشتی هەیە لە مۆنغۆلیا ئەبێ حسابی ئەوکەی 160,000 زەردەشتی لە هەندستاندا واتە گەورەترین ژماری زەردەشتیان چۆتە هەندستان ئێستا بۆ ئەو ئامارانەی کە دێن لە ڕاستیا زۆربەی زۆری حقیقت نین کاگەر چونکە من چوومەتە ناویانەوە و چوومەتە هەندستان و چوومەتە وڵاتانە و هەمویان گەڕاو و ئامارەکانم وەرگرتووە زام چۆنی ئەوانە ئەبێ دایک و باوکیان زەردەشتی بن و نەبوویان هەیە بچنە دەرەوە نەبوویان هەیە بێنە ناو لوقمان باسی ئەوەت کرد کە تۆ وەکو وەسیلە زەردەشتیت بەکاری هێناوە لە کاتێکدا لێکایەکی سیاسیدا بوو لە ئۆرگانێکی سیاسی حیزبیدا بووی بۆ درێژەت بەخەبات و تێکۆشانی کوردایەتی نەدەدا لەم پارتیە سیاسی کەتیدا کارت کرد ئەمەی من ئەو پەڕی کوردایەتیە بە پێچەوانەوە تۆ کاتێک بۆی من لەویا کارم کردو بۆ ئەوی جیهانێک بدۆزمەوە کاتێک کە جیهانم دۆزیوە تۆ ڕوون کردوتە ئەو جیهانە جابای بە مەسەر ئەو پرسیاری تۆ ئەخر ئەم دامەزراوەی تۆ ڕەنگە تەمەنی 100 ساڵ نەبێ و 100 ساڵ تێ نەپەڕێت ئایا ئەمە قوتابخانەیە خوێندنگە یانە تۆ حیزب وەکو چۆن دەبینی ئەمە دامەزراوە نییە ئەی چۆن دارەمە ئەمە دامەزراوە نییە حیزب دامەزراوەیە ئەوەی ئێمە دامەزراوە نیە حیزب دامەزراوەیە حیزب دامەزراوەیەکی سیاسیە بۆ دەسەڵات دەچێت ئاین لە دیدی زەردەشتیەوە ئاین بۆ دەسەڵات ناچێتە دەسەڵاتەوە پێگەی دەسەڵاتیش نییە سەرەتا ڕێکخراوە علاقەی بەسەر دەسەڵات و سیستەم و بەڕێوەبردنەوە نیە نا هەر هەمێ ڕێکخراو جیان ڕێکخراوی مەدەنیە واتە بۆ کارە مەدەنیەکانی بابێمەوە وەڵامی ئەو پرسیارەش دەینەوە کاتێک ئێمە دەڵێن مەسەلەی حزبی و ڕێکخرا و دامەزراوە مەبەستم ئەوەیە هەر یەکێکی دامەزراوی هەیە مەسەلەن تۆ لە ئۆرگانێکی سیاسی ئیشت کردووە دواییش دەڵێ من لەوێدا خۆم کردو تۆ خۆم دۆزیوێتەوە بۆیەش توانیمە واتە حزب وەسیلەیەک بۆ دۆزینەوەی ئاین مەبەستم پرسیارەکە ئەوەیە نا حیزب وەسیلەیەکە حیزب ئەو لەو دەمەدا کە من کارم لە حیزبا کرد وەسیلەیەک بۆ خوێندنەوە
وسیلەیەک بۆ کتێب دابشکردن، وسیلەیەک بۆ فێربوونی زمان، وسیلەیەک بۆ خەبات و تێکۆشانی نەتەوەی، وسیلەیەک بۆ خودناسین کە من لەو حیزبەدا خۆم ناسیوەتەوە کە واتە ڕێگایەکی بۆ کردنەوە بۆ ئەوی واتە ڕێگایەکی بۆ کردنەوە بۆ ئەوی زیاتر بڕۆ منی زیاتر ڕۆشتوم لەوە، یعنی لە چوارچەوەی حیزب دەرچووم. ئەوەی بابینەوە سەر ئەو پرسیارت کە ئایا من هیچ محکەمەیەکم لەسەر یا سکاڵایەکم لەسەر تۆمان کرابێ بەوەی کەوا پارە و پولی زەردەشتیانم بە هەدەر بردێ یا بۆ خۆم بەکارم هێنابێ، ئایا شتێکی لەو شێوەیە هەبێت چونکە پێویستە و پرسیارە من لەسەری هەڵوێستاکەم لەسەرەوەانە هەموو پرسیارەکانی تۆم یەک بە یەک لە بیرە بەدڵنیایەوە. ئەلبەت ناوەندی زەردەشتیانمان کە کردەوە بڕێک مادەی مالیەوەتە مالیەکی زۆر کەم کە کرێکەیەکی لەگەڵ هەندێک پارەی کەمدا کە دەدرێتە ناوەندی زەردەشتیان نەک بە من ئەلبەتە دەدرێتە ناوەندی زەردەشتیان و ناوەندی زەردەشتیان بۆ خۆیان بۆ چا بۆ شیرینی بۆ با بڵین چاو ئاو بۆ کارەباکەیان و بۆ با بڵین پێداویستەکانی خۆیان سەرمەتەکەن. ناتوانم بڵێم چ یارمەتە هەر جارە یەکێک یارمەتیانەیە بەڵام کەمە. ئەما کرێکەی دقیقە بڕاوەتەوە لە چۆ دێ باشە شتێک ئەوەندە پڕ لە نهێنی و جادویی بێت ناچێتە زێر پرسیارێکی گەورەوە ئایا وەکو بۆمبێک ئەوەی کە گرنگە ئێمە ئەڵێن ئێمە کە کرێکاری دەکەین واتە کار دەکەین لە جیرفانی خۆمان کرێ نادەین. مزگەوتەکان کە باست کرد دەنایان ئەو قاپەوە پشتگیری و پشتیوانی دەکرێن و هەمانجی دەکرێن و مامۆستای ئاینیەکانیشان لە ڕێگای دەکەواتە ئێوە یەکەیەکی دانەمەزراون و بوونەتە ناوەندێک بۆ دروستکردنی ئەو هەیمەنەیە کە وەکو زەردەشتەکان بیگەێنن بە هاوڵاتیان و هاونیشتیمان هەرچەندە جەنابەت ئاماژەت پێدا لە بەرەوەی تاچی کۆمەلگای کوردی تاکێکی ناوشارە ئێمە هەوڵمانداوە بۆی تەنگەژەی خێزانی دروست نەبێ هاتوون زۆر بەنهێنی کارتان کردو ئێسش ئامادەنین هاتوون ناتانەوێت دەسمایە و سەرچاوی ئیداریدانی زەردەشتەکان وەکو پێویست ئەوەی کە باس دەکرێت نەتوانی باسی بکەیت ئەمە جۆرەکە لە لێڵبوون ڕاستە بەڵام لە هەمان کاتدا بۆ شاردنەوەی هێندێک لەو بارگایی بوونەیە کە جەنابەت لەسەر دەریاوە باست کرد هەستناکە کە ئەمە دەچێتە قەلبی جۆرێک لە گەندەڵی ببوورێکە لەم دەستەواژە بەکاری دێنم. تەماشاکە ئێمە کۆمەڵێ ئێمە با بڵین ڕێکەوتنێکی نەتەوەییمان هەیە لە نێوان ئاینەکاندا بۆ نمونە موسڵمانی تایە کۆمەڵێ مەلا دەیان مەلای ئیسلامی تایە ئیزەدیەکانی تایە کاکەی یاسانی تایە خۆشیدیەکانی تایە و تەنانەت کوردە شیعەکانی تایە لە بواری شیعە و سنیە یعنی کۆمە مەسیحەکانی تێدایە ئەمانە بۆ نموناگەری ناوەندی زەردەشتیان کە پێویستیان بە هاوکاری بووە لەلایەن چەند مەلایەک و هاوکاری کراوە پاریان بۆ هێناوە یعنی خۆ تۆ من بڵێم چی پێ بڵێم بەوەی کەوا ناوەندی زەردەشتیان موچەیەکی هەیە لە حکوومەت و یا لە حیزبێکەوە ئەمەی نییە ناوەندی زەردەشتیان هەموو جارێ فەندێک دەکا وەردەگرێت لە بڕێک لە کۆمەڵێک لە ڕێکخراوێکی مەدەنی بۆ نمونە لە ئەمریکەکان هاوکاری وەرەگرێ لە یەکێتی پارەی وەرگتووە لە پارتی پارەی وەرگتووە لە حیزبێکی ئیسلامی کە حیزبێکی گەورەشە پارەی سێمان بودجەی ناوەندیاندا کە ئێمە هیچمان نەبوو بۆ کارەکانمان بیکەین تەنان کتێبی گاتاوەکانمان چاپ کرد زەردەشتیانی با بڵین ئەمریکا پارەکان بۆ ناردین کە پارەی ئەوەمان نەبوو 3 ملیۆن بدەین بە چاپکردنی یا 2 ملیۆن بدەین یا ملیۆن یا 500,000 بدەین بە چاپکردنی کتێبێکمان یان قاوەخانەیەک بۆ نمونە قاوەخانەیەکی کللتوری لە کوردستان کە یا مەطعەمێک یا کارگەیەک کارخانەیەک معاملی چیمەنتۆمان هەیە دێن فەندمان دەکەن پارەمان دەدەن ئیشەکانی خۆمانی پێکەن یعنی ئەوەی ئێمە دامەزراوەیەک نییە کە خاوەنی بودجەیەک بێ لە حکوومەت و یا لە حیزبێک و یا لە دەوڵەتێکەوە بۆی بێ ئەم شتەمان هەم هاوکاری باوەڕ پێنەکراوی حکوومەتی هەرێمی کوردستانە واتە ئێوە بەس دەرفەتی کە ئێمە هەرگیز باوەڕ پێکراوی حکوومەتی هەرێمی کوردستان نین ئێمە بەشێک نین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هیچ دەستگایەکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمەمانان ئەندام نین و بەشێک نین لە ناو سیاسەت و حکومڕانی کوردستان لە هیچ دەستگایەتە ئیلا ئێمە کۆمەڵی ڕێکخراوی مەدەنیمان هەیە ئەم ڕێکخراوە مەدەنیانە کارەکانی ئێمە هەڵەسوڕنە ئەمانەش فەرمین. زۆر باشە پیر لوقمان ببورن بە یارمەتیتان چینومە بەڵێ ببورن نۆشتان بێ نزیکبوونەوەی ئێوە کاکەیەکان کاکەی و زەردەشتی هەزناکەی پەروەردەی یەک پرزگابن ینی بەکردارەکانیان بەڕەفتە بێگومان دەسمە سەر ئێزیدەکان بەس سەرەتە لە کاکەیەکانەوە دەست پێ دەکەم بەڵام بەر لەوەی بچمە سەر کاکەیەکان دەمەیە پرسیاری دیکە کە خاڵی جەوهەری و ئەوانەیە لەسەر ئەو بابەتێک ئێستا تۆ قسەی لەسەر دەکەیت بابەتی مەسەلەی پرسی نەتەواوەتی ئێمە
کە دەڵێن ئێمە پێویستمان بە یەکەیەکی دامەزراوەی نەتەوەی کورتەیە بە هەموو بەشەکانی تری کوردستانەوە تەنانەت بۆ بەشێک کە دەکەوێتە ئەرمەنیەش نزیک ئەرمەنە و ئەو ناوچانەی دوورەدەستی ئێمەی ئێستاە پێم خۆشە لەسەر ئەو باسەش کۆمەڵێک بابەتی کە بخەینە ئاریە و قسەی لەسەر بکەین خاستر بڵێم کاکەیەکان ئەم نزیک بوونەوە لە ڕووی پێکاتی دینگەری و بیر و باوەڕ و نزاکاریانەوە جۆرێک لە دەکرێت کە کەسێکی نەشارەزا بێ یان کەسێکی شارەزاش بێ ڕێک دەڵێ ئەمانە پێکاتەی یەک پرزگان و وەکو شیعە و سوننەکەی ئیسلاموان خۆی خۆی بێ کاکەیەکان باسی خۆیان کەنەوەن چەند بەڵام لە دیدی ئێمەوە کاکەیەکان چن چکە دیدی ئەگەر بڵێم لە دیدی ئێمەوە کاکەیەکان چەند جودایە وەک لەوەی بڵێم کاکەیەکان بالفعل ئەمن بەس لە دیدی ئێمەی زەردەشتی و کاکەیەکان میسرائیل واتە چاوجی زەردەشتێت یعنی زەردەشتێت لە ناو ئەوانەوە یا لە ناو ئیزەدیەکان و یا لە ناو خورشیدەکانەوە هاتوون واتە ئێمە زەردەشتێت ریفۆرم بۆ لە ناو کاکەیدا یعنی یار ئەهلی یار ئەوە ینی شەش کۆناغە هەموو شتەکانمان یەکە تقریبن بێجگە لە پرسی دۆناودۆن تەنانەت لە پرسی دۆناودۆنیشا زۆر جار وایە دەبنەوە بەیەک یعنی ئێمە هیچ مەجالێکمان نامێنێ پرسەکەی ئەوان هەڵدەگرینەوە واتە بۆیە ئەو یاسا و ڕێسا و بڕوایانەی کاکە یەکەیەتی منیش هەمە لەکوێدا یەک ناگرنەوە ناڵم لە پرسی دۆناودۆنا ناتوان یەک برینەوە اینجا پرسی زەردەشت کە ئێمە گاسا و بە بنچینەی ئەندێشە و خەیاڵ و بە بنچینەی عێرفان و بە بنچینەی تێفکرینەکانی جیهانبینەکانی ئاینی زەردەشتی ئەڕوانین بەڵام ئەوان ئەم کتێبیان نییە ینی کتێبی ئەوان جیاوازە کە سەرنجامە شکڵێ ینی شکلێکی جیاوازی وەرکە ئەوان زیاتر عارفن لەوەی کە عارفن لەوەی کە مەسەب پەیامبەریان هەبێ بیری چاک کردداری باش ئەوەی تر جەنابە تەواویکە بیری چاگوتەی چاکردار وتە بیری چاگوتەی چاکردار باشە وتە لەگەڵ بیری چاک بێکەوە بەستراوەرین لە ڕووی ڕێزمانیەوە بۆ دەبێت جا بکرێنەوە ئەم دوو شەیە بۆ نا سیر کە تاواکەری یەکترین نەگەوەی بەیەکەوە بەسرابێت تاواکەری یەکترین هیچیان بێ ئەوی تر نابێ بۆ نمونە ئەگەر بۆچی مرۆڤ عەقڵی هەیە و بیر دەکاتەوە ئەندێشەی هەیە خەیاڵی وێنەیە دەیکا بە عەقڵ و ئاوەس ئەمانە ئەکا بە بیرکردنەوە لەسەر پردێکەوەواتە کە یعنی ئەم خەیاڵ و بیرکردنەوە ئەم خەیاڵ و بیرکردنەوە خدا ڕازی دەکات لە مرۆڤ کە نەیسووتێنێ یان خدا ڕازی دەکات لەوەی کە لی خۆش بێ نزاکانتان چۆن یەکاک لەقمان بۆچی پرسی خدا ئەخەیتە ناو بیرکردنەوە و عەقڵەوە ئەمە هیچ پەیوەندی بە خوداوە نیە ئەمە تۆیت ئەمە منم ئەمە یەکێکی ترە ئەمە ئەندێشە و بیرکردنەوەکانی منە کاتێک کە ئەم پەرتوکە دەبینم ئەم پەرتوکە کەلچی لەسەر نووسرابێ ئەوە منم ئەیخوێنمەوە خدا نیە ئەمە ئەبێتە وێنەی ئەندێشەی بۆ من مەسەلە زەردەشت و ئەوێستا فەلسفەی یەکتاپەرستی نووسینی مامۆستا فەرات پاڵەوانە لای من سەیف دەبێت کەواتە کتێبەکانی مێشکی منە کەواتە ئەو کەرستانەی سۆقرات و ئەنیشتاین و هەموو ئەو ئەدیب و فەیلسوفانەی کە کتێبیان هەیە ئەمانە هەموو کتێبی وێنەیین دەتوانین ئێمە کەڵکیان لێ وەرگین وەکو دین ڕێنماییان لێ وەرگین واتە مرۆڤ خودە لەگەڵ خودبوونی خۆشیتە شتێکێکە باست کرد میتافیزیکیە دەگەڕێتەوە بە دوایی دواوە ڕەگە ڕاهەندی بیرکردنەوەکانی زۆر لەوە زیاتر و قوڵتر بێت کە ئێستا تۆ قسەی لەسەر دەکەی ئێزیدیەکان چینە لای ئێوە پەیوەندی ئێوە لەگەڵ ئێزیدیەکان ئایا بەشداری پرۆسە و یاد و بیرەوەریەکانیان دەکەن ببوورەکە پاسیش دەدەمەستە پرسیارێکی دیکە لەم ڕۆژاندا ڕەمەزانە و مانگێکی تایبەتە لە ناو ئیسلامدا و ڕەمەزان بە پیرۆستترین مانگی خۆیان دەزانن و دەزانین هەمومان ئەوە دەزانین ئۆکەی تێگەشی لەوە ئێوە چۆن پێشوازیان لێ دەکەن بە نمونە چۆن بەشداری خەم و کێشەکان یان هاوکێشەکان یان ئەو خەمانەی کە هیانە وەکو یەکەیەکی ئیسلامی یان ئێزیدی ئێوە چۆن بەشداری دینەکانی دیکە دەکەن لە پرۆسەکاندا چۆن هەمانجی چۆن دەکەن فەرموو ئێمە بەشداری هەموو جەژن و مەراسیمەکانی خورشیدی زۆر زار وشی خورشیدیم عەلەویەکان کە لە تورکیا پێ بۆ خورشیدیم زۆر لە دەمی تۆ جوێ لێ بێمە بەست خورشیدەکان هەمان کورتراوی ئەم کاکەیانە نین کە لە شێوەزاردا لە شێوەز بابە بوورە لە شێوەزار و مامەڵەکردندا جیاوازە نانەیە خورشیدی شتێکی تر چۆن ئیزەدیمان هەیە کاکەی با بڵێن یارسانی کاکەی یارسانی یەکە و کاکەی عەشیرەت خۆیان ئەڵێن وایە بەس ئیتر نووسینەکان بەو شێوەیە دەرەبڕن ئەهلی یارمان هەیە یاتە یاریمان هەیە ئاینی یارسان و ئاینی خورشیدی و ئاینی ئیزەدی و ئاینی زەردەشتی ئەم چوار ئاینەمان هەیە کە ڕەگی کوردی و مێژووی
کۆمەلگاکانی ئەو ناوچەیە ئێمە لەگەڵ ئیزەدیەکان و یاسانەکان و باڵین کاکەیەکان لەگەڵ خوشیدەکانان لە تەواوی جەژن و مەراسیمەکاندا بەشداری دەبین و بە جەژن و مەراسیمی خۆمانی دەزانین بۆ نمونە زۆربەی جەژن و مەراسیمە ئیزەدیەکان جەژن و مەراسیمی ئێمەشن هی یاسانەکان جەژن و مەراسیمی ئێمەشن هی ئێمە هی ئەوانیشن تقریبا یەکە چونکە لە ناو یەک کۆمەلگاتا دروست چۆن دەیسەلمێنی لەناو کۆمەلگایەکدا کە پێشتر ئێوە بە شێر لێتاندراوە و پرزگاکەتان ڕوخێنراوە چۆن دەتوێت چ پێ بڵێ بۆچی خۆی زەدیەکان یاسانەکان خورشیدەکان پرزگاکە ئێمە نەڕوخان و پرزگای ئەوان لە ساڵی 1950 خورشیدەکان لە تورکیا ڕێگان بە زەردەشەکان نەدا تەنانەت هیچ بۆنەیەکیش بکەنەوە هیچ یاد و بیرەوەریەکی زەردەشەکان کە کەمترین ڕێژەی دانیشتوانی خورشیدەکانیان پێک دێنا لە ساڵی 1920 خورشیدین کاکە بێژوو باز دەکرێت و ڕێبەرەکانیشان زۆربیان شکاک کە لە کاتێکدا زۆرتی ژمارەی دانیشتوانی زەردەشتەکان ئێستێشەوە لە مەریوان و ئەو منتیقێکە وەکو نێوگیری پێی دەگوترێت شکاک لەو ناوچاناتە هێندێکە لە سەڵماسیش هەرماون و هەن بەبەستم ئەوەیە ئێوە ناکۆکی مێژوویتان لەگەڵ هیچ دین و ئاینێکی دیکە هەیە یان هەیە کە نییە چۆن نییە و کە هەشتانە چۆن لەگەڵ ئاینە کوردەکانە ئەوە کە بەڵێ ئەوەی کە پێڵەن خورشیدی لای ئێمە عەلەویەکان واتە ئەهلیارن یاسانەکان کاکەینەوەن لای ئێمە بۆ شێوێن خورشیدی ئاینێکی ترە تەنها لە جێگەیەکەن لە کورد لە تەواوی کوردستاندا ئەویش لە ناوچەی بلەو بارزان هەن کەسی تر ئەوانە مەجموعەیەکن نەکەس دەتوانێت لێیان بێ و نەکەسش دەتوانێت بچێتە ناویان و نەکەس دەتوانێت لێیان دەرچێت و مەخصوصی کۆمەلگەیەکی زۆر تایبەت و زۆر داخراون و پەیوەندیان بە هیچ ئاین و ئاینزایەک و حکوومەت و دەسەڵاتی شەوە نیە تەنانەت یعنی ئەو ئاینی خورشیدیە ئومێدم وایە لە من تێبگەیت و با زیاتری لەسەر ئەویان نەڕۆم لە ڕاستیە نامێ زیاتر وردەکاری بدەم ئیزەدیەکانیش کە ئەبینین چێن ئیزەدەکانیش کە ئەبینین چێن و کاکەوی یاسانەکانی دەبینین بە زۆربەی تەنان لە لوبنانیش کاکەوی یاسانی هەیەی کاکەیەکان زۆرن لە جیهاندا بەرحاڵ ئێمە لەبەرەوەی تێکەڵکێشی یەک فەرهەنگ و یەک زمان و نەک یەک زمانمە کۆمەڵە زار زمانمان هەیە بەڵام زیاتر عادەت و تەقالیدەکانمان جلو بەرگەکانمان یەکە شتەکانمان یەکە بۆ نمونە لە ئاینی ئیزەدیە سەدرە و کوشتی هەیە لا ئێمە سەدرە و کوشتیواتە سەدرە با بڵین وەکو فاینلێ علاگەوایە ئەوەیە سپیە وەکو فاینلێ علاگەوایە ئەوان لە بەریەکەنی ئێمەش لە بەریەکەی مەسەلەن کاکەیەکان لە بەرەکە ئێمەش لە بەرەکە مەسەلەن ئەم چەکمەیە کە بۆ بەستنەوەی شمشێر و بەستنەوەی شەن و بەستنەوەی بجو توشتی واکراوە یعنی بۆ زۆر پێویست کراوە بۆ ئەوە دەم هەڵپێچان و هەروەها بۆ خۆ بەستنەوە و بۆ کۆڵ بەستن و ئەمانە بووە ئەم فەقیانەیە هەتا ئێستا ئێمە و فەقیانە بەکارێن ئەوانی بەکارێن جلەکانمان سپیە ئەوانیش سپیەوە تا هەمومان جلەکانمان سپیە یعنی جلی ئاینیمان سپیە یعنی هەمومان لە بەهارا یەک شتەکەین لە هەموو جەژنەکانمان زۆربەی هەموو یەکە ئاگرکردنەوەکانمان بە هەمان کەواتە لێکچوونەکەتان زۆر زۆرە لێکچوونەکانتان زۆر زۆرە و زۆر زیاترەوە ئەی باشە ئیسلامیش هەمان شێوە کەواتە ئیسلام لە ئێوە وەرگتووە بەرجیسپی لە پۆشینی خاک لە پۆشینی تەرم لە پۆشینی زۆر لە پێگەی زاناکانیشانەوە هەرجلی سپی دەپۆشن تەنانەت ئەوانەی دەچن بۆ زیارەتکردن ئیزەدی باڵێ ئیزەدیەک 1000 ئەوەندە ساڵ ئاینی ئیزەدی هەیە یعنی ناکرێت تۆ بڵێ ئیزەدیەکان لە ئیسلامیان وەرگرت پرسیارە دەیکەم پرسیارە دەیکەم ینی بەڵێ زانم بەڵێ بۆ وەڵامی پرسیارەکەی کاکەیەکان 5,000 ئەوەنە ساڵەکە ئاینی میتران تەمەنیان هەیە ناتوانین بڵین ئیسلام مەسەلەن لە باڵین کاکەیەکان لە یاسانەکان لە ئیسلامیەوە درۆ زەردەشتەکان 3753 ساڵ لەمە بەرهاتوون ناتوانین بڵێ زەردەشتەکان لە ئیسلامیەوە درۆ ئیسلام یعنی تازە 1400 ساڵ هاتووە تقریبا 1440 ساڵە شتێکی وایە هاتووە کاتێکە ئاینێک سەر هەڵدا لە جێگەیەکە حتمما کۆمەڵی کەلتور و ئەفسانە و بیر و باوەڕەکان و جیهانبینی خۆی و کۆمەلگاکەی خۆی و دەوروبەری کۆ دەکات و لە ئاینەکەیە دەرێنێ ینی تۆ ئەگەر بێتی بێنی باسی ئاینی زەردەشتی کە ئەبینی زۆربەی شتەکانی میترایە ئێمە کتێبمان هەیە پەرتوکمان هەیە ئەم پەرتوکە با بڵین یەشتەکان ئەمە یەشتەکانە با بڵین پەرتوکی یەشتەکانە ئەم کتێبە هەر هەمووی ئاینی میترا ینی هی کاکەوی یاسانەکان یعنی تۆ ناکرێت بە من بڵێ بە بۆ نمونە ناکرێت من بڵێم ئەم کتێبە بەسی زەردەشتێتە نەخێر ئەم کتێبە بە ئەسڵ خۆی یاسانەکانە و ئەوە تا من ئەیخوێنم باوەڕم پێێتی کاڵین ئەچینە سەر مهر پەیمان ئەو پەیمانە واڵقەیە مەسەڵەن پەیمانە ئەم پەیمانە لە یەشتا هاتووە میهریەشتمان هەیە پەیمان یارسان واتە پێغەمبەرانی یارسان میترا هێناوێتی و کتێبی گەورەگە میتران باسی میترانت کرد باشە لە پەیمانی کۆنی مەسیحیش میترا
ناپەیمان هەروشەی بەڵێ ناڵم کە ئاینێک کە سەر هەڵدا بڵێ ئاینێک کە سەر هەڵەدا فەرهەنگ و دنیابینی و بۆچوون و ڕووداوەکانی ناو کۆمەلگای بیر و باوەڕێکەکەی ناو کۆمەلگای لەگەڵ کۆمەلگاکانی نزیک و دەوروبەر و مێژوودا مێژووی و کۆمەلگانە چی دەستکەوتووە کۆی دەکات و دێکا بە ئاین خۆ ئاین هەر لە خۆی سەردەر ناهێنێ و بڵێمە ئاینێکە ئاین بە مێژوویەکی دوور و درێژا گوزەر ئەکات اینجا بە ڕووداوگەلێکی زۆر دوور و ئیتر درێژدا و گۆڕانی جیاواز نەوەعی لە کۆمەلگا و لە زمان و لە ئایدیا و لە بیرکردنەوە گیان بینەکانە اینجا دێتە سەر ئەوەی کە ئاینەکە پیر لوقمان پێ دەڵێن پیاوێکی زۆر ئارامە بە هیچ شتێک تووڕە نابێت تەنانەت پیان گوت پیاوی دارەکە و تەنانەت پێشیان گوت لەدار بوو تەنانەت زۆر وشەی دەستەواژەی پریڤایتی ینی تایبەتمەندیان بە خۆت گوت تۆ هەر بە زەردە پێکەنینێکە وەڵامەت هەبوو ینی دروستکردنی ئەم کەسایەتی تۆ زەردەشت دروستی کردو زەردەش دروستی کردووە یان خۆ دوای لە ڕاستیا زەردەشتێت ئارامە پێ ئەدا واتە ئەبێتە هۆی ئارام بەخشینە چونکە کاتێکە تۆ سوورە لێت کە ئێستا من و تۆ بۆ نمونە ئەبینە هاوڕێ تۆ سوور بزانی لەوە من سوور ئەزانم لەوەی کە تۆ بۆ نمونە لەگەڵ ڕێزما بۆ تۆ من نازانم تۆ چۆنی تۆ ئاساییە شەراب بخۆیتەوە بەلاتەوە ئاسایی بێ شەراب بخۆیتەوە من حەقم نییە با بە نمونە بۆ لەسەر من خۆم و خۆتێنی چکە خەڵک ئەیبینێ و گوێی لێ با نمونونەکان لەسەر خۆمانە بینم کاتێک کە من شەراب ئەبینم بەدەستی تۆ دیارە ئەوە تۆ شەراب ئەخۆ تۆ شەرابەکە بەدەستەوەیە واتە من بۆم دەرکەوتووە فعلەن ئەوە شەرابەکەیە و تۆ خۆشی تامە کردو شەرابە ئایا تۆ هەڵ ئەچی لەسەر ئەوەی بە من بڵێ نەخێر ئەوە شەراب نییە کە تۆ تامی دەکەی شەراب لەبەر ئەوە تۆ کاتێ سووری لەسەر ئەوەی وەک من وابزانامێکم بۆ بەڕێستان نار وتەیەکی چاینیم وەڵامم دایەوە کاڵێ تاو بەڵ بێگومان وەڵامێکی زۆر جوان و کە لە ڕاستیە سەرنجی ڕاکێشان وەڵامەکە چونکە زۆر هەموو پرسیارە بەڵام هەموو وەڵامی خۆجێ ناگرێت واتە هەر پرسیارێ بکەی پرسیارە چونکە لە پرسیار دەردەچێت وەک زەردەشتی مەسن ئەفەرمێ کێماتەشە دواتە ئێمە چین و چۆن دروست بووین ینی پرسیارە بەڵام وەڵامەکە جێی گرتووە یان نەیگرتووە نازانین ئەم کاتێکەوەڵێ تاو کۆتاو فێچەنگ تاو واتە کاتێ ڕێگایەک واتە کە بۆی ئەچی کاتێ ڕێگایە کە نهێنیە هێشتا تۆ نازانی بەڵام کە نهێنێکت زانی ئەو کاتێک تر ڕێگانێ تۆ پێویستە بە دوای نهێنیەکی ترا بگەڕێی بۆیە سوکایەتی و جنێودان لە کۆمەلگای کوردیدا بەشێکە لە فەرهەنگی کۆمەلگای کوردی جا تێی چووە پێی خۆش بێ کۆمەلگای کوردی پێ تۆ پێ خۆش بێ یا پێ ناخۆش بێ ئێستا لە زمانەکەی تۆدا زمانی کوردی لە جنێودا زۆر دەوڵەمەنە کەواتە جنێو هەیە ئەگەر جنێو نەبێ چۆن ئەم لەم زمانەدا هەیە کەواتە هەیە بۆ ئەوەی ئارام بیتەوە تێیدا تۆ پێویستە بە دیدگایەک بڕوانی کە ئەو جنێوانە فعلەن هەیە بوونی هەیە بۆ کار لە تۆ ناکە بەڵام ئەگەر تۆ ئەو نەقسەت تێدا بوو حتمما کاریگەری و تێیەکە پیر لوقمان ژانی هاوسەریت هێناوە هاوسەریت پێکێناوە نەرێتی یان دابوونەرێتی هاوسەرگیری لە زەردەشتەکان یان لە دینی زەردەشتیدا ڕێوڕسمەکە چۆن بەڕێوە دەچێت واو زۆر خۆشە زۆر جیاوازە لەوەی کە خەڵک هاوسەرگیریەکە ئێستا لەسەر ئاینی تر یانی بۆ نمونە ئاینی ئیسلام مەسەلەن پیاوەکان دەسەگرن بە ناو یەکتریاوە نیە کە مارەکردن بە شتان لا ئێمە مارە نییە مارە پارەیە چونکە لا ئێمە هاوسەرگیری کوڕ و کچێک یا ژن و پیاوێک کە مێردیان نییە ینی ئەمە دقیقە ینی ژنەکە مێردی نییە پیاوەکە هاوسەری نییە ئێمە ناژڵین ژن و مێرد بەڵێ ئەڵین هاوسەر نە پیاوەکە و نەژنەکە هاوسەری نیە نە کوڕەکە و نەکچەکە هاوسەرگیریان نەکردو لەگەڵ کەسی ئەم دوانە بە یەکتری و لەگەڵ لە دەرەوەی خێزان لە دەرەوەی کۆمەلگا ڕێک دەکەون لەگەڵ یەکتریدا لەسەر بیر و گوتە و کردار واتە لەسەر عەقڵ و مەنتیق گیان بینیەکانیان ژیان چۆنە بەلای ئەوانەوە کە ڕێکەوتن ئەو کاتە دێن بە کەسوکاریان دەڵێن کە بە کەسوکاریان دەڵێن ئەو کاتە کوڕەکە دێت لەبەرەوەی ئێمە پلەیەکی لە ژن لە ئاینی زەردەشیدا پرسێکی عرفانمانەیە قۆناغی چوارەم پێوتێ ئارمەتی واتە خۆشەویستی واتە خاک ژیان لەبەر ئەوەی ئێمە هەر هەمومان ئارمێنتی لە ئارمێتی مەبەستت لە بنیاتنانە مەبەست لە کرانەوەی ناسینی نەتەوەی کوردەوەک ئاری چکە ئەومانەیەش دەگەێنێ نەخێر ئارمەتی واتە خۆشەویستی
واتە عشق واتە بەیەکۆ ژیانێکی ئاشتیانە بۆیە من وتم جیاوازین لە ئاینەکانی تردا ئەوسا پێم وتی کە هیچ ئاینێک ئەوی تری قبول نییە هەمووی ڕەتی دەکاتەوە بەڵام ئێمە جیاوازین ئەمەیە لێرەدا لە جیهان بینیەکەمان دین گەورەتریان مرۆڤ بەر لەوەی وەڵامم دێ ئەو وەڵامی دیکە وەرگرت باشە ئەگەر مرۆڤ نەبێت دین لەکوێ بوو ئەگەر مرۆڤش نەبێت تەنانەت نەتەوە کۆمەلگاش نییە مرۆڤ لە پێش هەموو شتێکەوەی اینجا پاشان خێزان دێ اینجا کۆمەلگا دێ اینجا نەتەوە دێ اینجا ئاین لە دوای هەر هەمویانەوە دێ تەنانەت خوداش لە دوای هەمویانەوە دێ ینی تۆ پێ دوایە پێش مرۆڤ پێش خوددا مرۆڤ بووە نا بەڵام کاتێ تۆ عەقڵ و ئێمە عەقڵمان نەبێ و تێنەگەین چوزانین خوددا چیە کەواتە دەبێ هەبین اینجا بزانین خوددا چییە یعنی ناکرێت تۆ باسی خوددایەکەم بۆ بکەی من تێنەگەم نەزانم چییە تۆ من عقلم نەبێ واتە مێشکم نەبێ چۆن بتوانم خوددا بناسمەوە واتە شناسی خوددا لە عقلی لای هاوسەرگیریەکە نەرێت و دابنێرێتی هاوسەرگیری زۆر باشە ئەم کچ و کوڕە بەڵێ خوازبێنی دەکا خوازبێنەکە چۆن چۆنیە هەموو کەسوکارەکان هەڵدەسن ئەلبەتە کچەکە بە کەسوکاری دەڵێ دوای ئەوە پێیان دەڵێ خۆیان ئامادەکەن شیرینی دائنێن و چرە سات و ئەمانە دانێن طبعا بە زۆری دوای کارکردن بۆ ینی خەڵک کاری کردو و دەمە وا بوو ئێستا شەر وایە خەڵک بە زۆری بەشەوە چێ و جاری واشەیە بە ڕۆژە چن ڕۆژێکی هۆلیدەی واتە عوتڵەدا ئەو ڕۆژێک کە کار ناکەن ئەچن بۆیە شیرینی و خوارد و پێداویستەکان دانێن و لەوێ قسە ئەکەن و ئیتر بە هەمویان داوا لە باوک و دایکی واتە کەسوکاری بەرپرسی ئەو کچە ئەکەن چونکە ئەو کچە هێشتا شووی نەکردووە هاوسەرگیری نەکردووە واتە بەرپرسیارەتی بەشێک بەرپرسیارەتی تەمەنی ئەم هاوسەرگیریانە سنووردارە ینی 18 ساڵە 18 ساڵ بەڵێ 18 ساڵ نابێ بە هیچ شێوە یەک ڕۆژ لەو 18 ساڵەوە نابێ ئللا بێ 18 ساڵی تاوا کرد ئەوە خۆشی حەقی اختیارە واتە حەقی هاوسەرگیریەکە حەقی دامەزراندکە دەستی شاکردەکە کچەکەی و کوڕەکەی واتە کەس حەقی بەسەرەوە نییە واتە ئەوان لە دەروەی خێزانەم ڕێکەوتنیان کردووە کە ئەچن خوازبێنیەکەن و ئەوشتانە طبعا دوای ئەوە ئەڵێن بەڵێ و نەخێری تیانە لە خوازبێنیدا بە هیچ شێوەیە ئەوان ئەبێ کچەکە بانکن بڵێن ئەمانە هاتون بۆ هاوسەرگیری بۆ خوازبێنی تۆ کوڕەکەیان لەگەڵاتەبان ئەو کوڕەیە ئایا ئەیناسی طبعا سێ جار لێ پرسیارەکەنەوە ئایا ئەیناسی یا نایناسی ئایا تۆ بەفعلی تۆ بە و تۆ بێتە هاوسەرگیری ئەگەر هەر سێ جارەکە بە بەڵێ بوو خۆی وتی بووی وەرە بۆ هاوسەرگیری و ڕێکەوتون لەگەڵێکتریا ئەوانیش پیرۆزبایی لێەکەن ئەو دەمە کچەکە و کوڕەکە ڕۆژێک دیاریەکەن کە ئەچنە پەرزگا لە پەرزگا هەموو کەسوکارەکان کۆ ئەبنەوە اینجا لەوێ لەسەر پیری زەردەشتیان دوو ئەڵلقیان پێەیە ئەڵلقەیەکیان لە دەستی کچەکە ئەڵلقەیەکیان لە دەستی کوڕەکەواتە کچەکە ئەڵلقەیەکی بۆ کوڕەکە کردەوە کوڕەکە شەقێکی بۆ کچەکە کردەوە بە پەڕۆیەکی پەتێکی باریکی سوورەوە ئەی بەستنە پەنجەیان واتە لە پەنجەی ڕاستیانە بێ هەردووکیان بەرامبەر یەکتری داهنیشن دەست ئەخەنە ناو دەستێکەوە لەسەر سێ پنتمان هەیە بیری چاگوتەی چاکردداری چاک واتە هومەت و هوخت و هەڤەرشت ئەوە بە وشە ئاوێستایەکان ئەخوێنرێ تا ئەهوەیریەوە تا ڕەتوشە شاچیتە چاج ئەمە زۆرە ئەخوێنێ وە سوێنە خۆن واروها پەیمانە دەن پشتێنەک بەستن و پشتێنەکەنەوە لەسەر هەسێ پنتەکە و نیایشی خۆیانەکەن و ڕۆژێک دیاریەکەن کە بۆ درەخچاندن بێ واتە ڕۆژی هاوسەرگیریەکان کەیەوە ئیزەدێکێک لە ئیزەتەکان چکەمە کۆمەڵی ئیزەتمانە ئیزەدی پەیمانە ئیزەدی خۆشەویستیە ئیزەدی تاوکاریە ئیزەدی ڕۆژێک دانێن لەو ڕۆژەدا واتە ڕۆژی عرفاندا لەو ڕۆژەدا دانێن لە ساڵدا خێر و خێراتەکە اینجا دوایەوە ئەڵلقەکە ئەبەسن بە خێر و خێرات مەبەستت چییە سەرفترە ئێستا پێ نانا ئەو شتانەمان ئێستا پێتەڵەن خێر و خێراتیش چییە خێر و خێرات لە ڕاستیە هاوکاریکردنی لێقەوماوانە هاوکاریکردنی پیرێکە هاوکاریکردنی کەمەندامێکە هاوکاریکردنی کەسێکە کە برسیە هاوکاریکردنی کەسێکە کە نازانێ هاوکاریکردنی کەسێکە فێری خوێنەواریکەی یعنی هەر شێک لێ لە هاوکاریکردن بێ ئەمە پێوترێ خێر و خێرات مەرج نییە بە پارە بێ مەرج نییە ڕەنگە تۆ کانیەکە بینی کانەکە خراپ بوو بێ پیس بوو بێ بچی پاکی کەیتەوە و چاکی کەیتەوە ئەو شتانە ڕەنگە تۆ ئاودەسێکی گشتی بۆ خەڵک دروستکەی ئەمە خێر و خێراتی پێمەدایم یعنی هەموو شتێ نامدانی کۆمەڵی خەڵک کۆمەڵی برسی و ئاوارە لێ قەوما و ئەمانە یعنی میوانی کە دێت کە بۆچی ئەڵێن کورد میوان نەوازە بە تایبەتی ئێستا با خەڵکی قەڵازێ ئەڵێن قەڵازێ و ڕانێ ئەمانە بە زۆری وا ئەڵێن بەوان ئەڵێن زۆر میوان نەوازن کە چوویتە ئەوێ ئەڵێن یاخودا بەخێری لە جاتی چایە 12 چاشە دەدەنێ و شەو ڕۆژیش لێ بە کەس ناڵێ بۆچی هاتووی ئەوە دوو ڕۆژە لێوی تازە ئەڵێن بەخێروی سەرچاو ئەوە فەرهەنگی زەردەشتیە فەرهەنگی کوردیە نەک زەردەشتی باڵێن چونکە زەردەشتی ئاینی کوردیە ئەمە کەواتە ئەم میوان نەوازیە بەشێکە لە خێر و خێرات جا ئەم دوای بابینەوە سەر هاوسەرگیریەکە بە مقەستێک ئەی بچڕێنێ کە بچڕانی اینجا ببوورە ئەڵلقەکە ئەگۆڕنەوە ئەڵلقەکان گۆڕێ بە مقەستێک ئەی بچڕێنێ اینجا کە بچڕانی اینجا هەنارێ دەرەهێنێ هەنارەکە هەریەکی با بڵێن 21 دەنگ دەرەکە ئەیکا کچەکە ئەیکا بە دەمی کوڕەکەەوە ئەویش 21 دەنگ دەرەکە ئەیکا بە دەمی کچەکەەوە بۆچی 21 دەنگ بۆچی دەبێت 21 دەنگ بەڕێ سپید لوقمان
21 نسکمان هەیە 21 ئیزەدمان هەیە واتە 21 ناوی پیرۆزمان یا 21 قۆناغی عیرفانی میسراییمان هەیە و لە میسرایەکان نەچینە سەر میسراییەکان باسی ئەوە بکەین خۆری ناو ئاڵای کوردستان 21 دانێ و ڕۆژی نەورۆز 21 مانگ دەست پێکەوە مەبەستان دلیل لەسەر ئەوەیە زیاتر ئەو دیکۆمنتانەی کە هەیە خۆی تەماشاکە ئەگەر بینی بسەری ئاڵای کوردستانەکەن ئاڵای کوردستان هی خۆی بوون لە باکووری کوردستان دامەزراوە ئەوانە عەلەوی بوون ئەو خورشیدیانی بەڕێستانەڵی پێڵی خورشیدی با بڵین کاکەی بوون یارسانی بوون و ئەوان 21 نسکیان هەیە 21 ئیزەدیان هەیە و ئەو 21 ئەواتە 21 ئیزەدی ڕزگاری بەخشە کە پێیان وترێ سۆشیانت واتە ڕزگاری کرد جابینەوە سەر مارەبرینەکە دوایەوە سێوێگە کا بە دوو کردەوە سێوەکە یەکی دانێکی خۆن جا شیرینی ئەم شیرینە کا بەدەمەوە شیرینە کا بەدەمەوەتە ئەو سێوەکانیش ئەوەی کا بەدەم ئەوەی کا بەدەمەوەەوە اینجا یەکی پیاڵەیەک فنجانێک شربەتی مێوش بە تایبەتی شربەتی مێوش بەکارهێنرێ ئەکرێ بەدەم یەکتریەوە اینجا چەپڵە و بە دەف و ئاواز و دەسەکەن بە هەڵپەرکێ و شای و ئەمە جۆرەشتانە و ئەوە هاوسەرگیری ئاینی زەردەشتی زۆر سپاس ماندوو نەبیت بەڵام قەواڵەکەشیان ببوورە قەواڵەکەشیان بۆ ئەنووسرێتەوە و ببوورە ئەوەم باز نەکرد دوو شاهیدیان دەبێت پیاوێک شایدی بۆ کچەکە دەدا ژنێکی شایدی بۆ کوڕەکە دەدا کە ئەو دوانە بوون باش دەست خۆش اینجا نابێت دایک با بڵین خوشک و برا پورزا و خاڵۆزا ئامۆزا نەنک و ئەمە دایکی نەنک و ئەمانە دایکی بووک و ئەمانە باوە پیارە و ئەمانە دایە پیارە یا مناڵی هەڵگیراوە ئەمانە هیچی بەیەکەوە هاوسەرگیری ناتوانن بکەن لە ئاینی زەرجەوەتە لە نزیکەکان کولن قەدەغی هۆکاری قەدەغەکردنەکەشی تەنها نەرێت بۆ کەلتوری کورد ڕێگەی بەوە نەداوایان دەنا پێشە لە زەردەشتێتدا هەبووە نەخێر نزاکانی نزای زەردەشتێک ئەگەر بۆ نەتەوەی کورد بیکات چۆنە یان نزایەک بۆ ئاشتی نزایەک بۆ سەلامەتی خۆی دەبێت چۆن بیکات بە نمونە ئێستا تۆ نزایەکمان بۆ بکە نەتەوەی کورد ببێتە خاوەنی یەکێتی نەتەوەی خۆی بێگومان ئێستا و نزایەتان بۆ کەم بەڵام ئەوەی هۆکاری ئەوە چییە با بڵین کە پرسیارمان کرد ئەوە نەریتی تەنها کۆمەلگا بووە نە نەریتی زەردەشتیان یعنی لە ناو کۆمەلگا و هەڵقوڵاو و بەو شێوەی لێ هاتووە ئەگەر نا ڕەنگە زۆر جار پەیوەست نەبێ بە ئاینەکەەوە بەڵام موغەکان گەشتنوەتە ئەو ڕێگایی کەوا نزیکەکان ئەگەر هاوسەرگیری بکەن ئەمانە منداڵەکانیان کە مندام دەرەچن ینی منداڵێکی تاوا دەرناچێت مرۆڤێکی تاوا دەرناچێت بۆیە قەدەغیان کردو موغەکان یعنی پێش 1000 ساڵ لەوە بە ئەگەر پیاوێک ژنەکەی بمرێ دەتوانێت ژن بێنێتەوە ئەی بۆچی ناتوانێت ژن بێنێتەوە ینی خۆ ناژنی ناو زەردەشتیدا هەیە نەخێر نییە قەدەغەیە نفرە پیاوی و فرەژنی وەکو یەک وایە جیاوازیان نییە ئەوە بۆ زەردەستێک ئەگەر لی برسی من جارێکیان لیان پرسییم ئەتۆ پیاوێک چەنە تو ئەتوانێت چەند ژنی هەبێ وتم مەبەستە چیە 3 جار لێم پرسیەوە وتی کاکە جا مەبەستم ئەیە توی پیاوەتوانی چەند ژن هەبێ وتم کاکە ئەوە زانی وەکچی وایە وەکو ئەوی لە مسلمانێک بپرسی ژنێک دەتوانێت چەند مێردی هەبێ وتم لای من ئاوە باشە بچینە سەر نزاکە و دوایش بێنە سەر ئەو پرسیارە گرنگانەی کە ماونەتەوە نامێ زۆر هیلاک و ماندوو بکەم دەمە هەندێک پرسیاری دیکە لێ بکەم بەڵام باسی ئەوم بۆ کە نزاکە چۆن دەکرێ و بۆی بسمە سەر بڕگەیشی دیکەی بابەتەکەی ئەو شۆمە ئێمە سروشواژەوە ئەوە نیایشەکانی زەردەشتێ لە خوردا ئاگەستاوە کراوە بە کوردی بە جوانی لە یەکەم دێڕدا ئەو نزایە نووسراوە بەڵام ناوی کوردی تێدانی ناوی کوردی تێ بەس ئێمە نزاکانمان بۆ ئەمە ناوی کوردی تێدانێت چونکە ئەمە بۆ ئەوەیە کە دقیق تۆ چی ئەڵێ لەو نزایەدا بەڵام تۆ لێرەدا دەیخیتە نزاکانی خۆی ینی نزا پاڕانەوە نییە لە خوددایەک کە تۆ دەست باتێ و قاچ باتێ و نانە باتێ و پارە باتێ و ژنی جوانە باتێ و یا مێردی چاکە باتێ و یا سارە و قەمەرە و ئەم زۆرەشتانە باتێوانە بەڵکو پەیمانە پەیمان لەگەڵ چێ 3000 ئەم 3000 پەیمانە لەگەڵ چێ ئەگەر خوددایەک نەبێ ئەم زەردەشی چۆن بووە تۆ خۆت کوتت مرۆڤ کە مرۆڤ نەبێ خوددا چۆن دەبێت باشە تۆ کاتێکە پەیمان دەدەی واتە پەیمانەکە چییە بەسەر دەڵێ بەڵێن دەدەی بەڵێن بێتا لە ڕێی ڕاستیدا تاو توانە لە جەستەمدا بێت واتە تا هێزمە بێت من ئەی سەروەریزانە خۆم بە ستایشگەری تۆ دەزانواتە ستایشت دەکەم و لە ڕێگەی ئەندێشەی چاکە و هەموو ڕێدەی ئەندێشەی چاک و وتی چاوکردداری چاکەوە هەموو کارەکان ئەنجام دەدەن ئەمە پەیمان با بڵین بەڵێن دوای ئەوە سوێن دەخۆی کە سوێن دەخۆی ئەوەی کەوا
با بڵێ من زەردەشتی و دینی مەزدا پەرستیم هەیە و کۆیلایەتی هۆش و کۆیلایەتی جەستە ڕەت دەکەمەوە. یعنی تۆ سوێن دەخۆیت لە نزاکەتدا هەموو ڕۆژێ 5 جار تۆ سوێن دەخۆی کەوا تۆ کە 3 جار پەیمان بەڵێن دەدەی پەیمان دەدەی جارێکی سوێن دەخۆی بەوەی کە کۆیلاتی هۆش و جەستە ڕەت دەکەیت. و اینجا جەنگ بە مەیدانە جەنگ لا ئەبەی واتە جەنگ و خوێن ڕێژی ڕەدەکەیتەوە هەزر بە مەیدانان دەخێت. اینجاوەکە خاک و خۆر و ئاو هەوا و درەخت و جانداران پیرۆز و پاک ڕاد دەکەیت پارێزگاریان لێ دەکەیت و لەمەدا دەڵێ بۆ نەتەوەکەم سەر بەختەوەری ئەهێنم واتە بۆ نەتەوەکەم بەختەوەری هێنم بۆ نەتەوەی کورد بەختەوەری ئەهێنی ئەتوانی چەندین شت کە تۆ خۆت باوەڕ پێ لێرە دابیڵێتەوە واتە نزای زەردەشتی نزایەک نییە بە قەتید نوزابێ لێوان تۆ ئیلا ئەبێ ئەمە بڵێ بەڵکو پەیمانە بەڵام مەرجە کۆیلایەتی و ڕەت کرد دەبێتەوە دەڵێن دەگوترێ لە پرزگابی یان لە دەرەی پرزگا ئەگەر بڵێ زەردەشتیت کورد نیە و دین کورد دینی نییە ئەوە پیری زەردەشتەکان دەتوانێت سزا دەدا بەچی یان دەگوترێ ئەگەر زەردەشتەکان دینی کوردی نەبن و شوێن کەوتوانی زەردەشتی نەتەوەکانی دیکە پێکاتەکانی دیکە دروست دەکەن بۆ زەردەشتێت وەکو پاکستان و هیندستان و هێندێک دەڵێن ئەفغانیە دەبێت پرسیاری ئەوەشت لێ بکەم وەڵامی ئەوەش زۆر گرینگە فەرموزارە بە بچین سەر نزا بەڵێ نزاکە ئەمە وەکو نزاکە کە بۆم باس کردی بەم شێوەیە نزاکە بۆم خوێندی من نزاکە چۆن چۆنێ بەڵام ئەو نزا سەرەکیەکەی کە ئەخوێندێ بەم شێوەیە لە من ئاوراپەرستم خاوەنی ئاوەزی چاک و واتە عەقڵی چاک و پەیڕەوی زەردەشتم واتە سیستەمی زەردەشتی یاسای ئەشا ڕاستی حەقیقەت بوون جێبەجێ دەکەم بەڵێن دەدەم واتە بەڵێنەدا هەموو هێز و توانای خۆم لە ڕێگای بیری چاک و تێی چاک و کردداری چاک بۆ داکۆکیکردن لە خۆشبەختی و ئاشتی و دژە جەنگ بەکاربێنم ئەمە یەکێ لە نزاگرنگەکانی زەردەشتێتە کای ئەگەر ئێستا من بڵم زەردەشت کورد نییە تۆ لە وەڵامدا چ پێ دەڵێ سزام دەدەی سزا لە زەردەشتێدانی کەواتە ئەو قسانەی کە دەکرێن ماپوچ و لە پای نەبوونی زانیاری لەسەر زەردەشتێت ئەم پرسیارانە دروست دەبن و ئەو وەڵامانەی کە دەژدرێنەوە لە ڕاستیدا دوورە لە ڕاستیەوە دەگوترێ زەردەشت لە بنەڕەتدا دینی نەتەوەکانی دیکێ و کوردداگیری کردو دەگوترێ کاوە فارسە و ئەوەی تر کە خۆم چەندی جار خوێندومەتەوە کە زۆعاخە و دوشمنی میلەتانی دنیا بۆ نەکەر کورد ئیتر ئاوا بە پێچەوانە دەکرێتەوە پێ دوانیە ئەمە هەڵکەوتەی دیۆگرافی دینەکانە لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ گەشەنەکردنی دینەکان یان گەشەنەکردنی زەردەشتێت ئەلبەتە کە کاتێک کە باس ئاین دەکەین لە ڕاستیە وەکو وتمان ئاین لە ناو کۆمەلگاوە چەکەرەی کردووە و دەرهاویشتەی ناو ئەقڵ و گیانبیرەکانی کۆمەلگا ئەمە ئاینە یعنی لەمە ناترازێ لە هیچ لە زانستی مرۆڤ ناترازێ بەولاوە هیچ زانستێکی شتێکی تیا نییە ئەوەی کە مەگەر خەیاڵی تیاابێ ینی بە خەیاڵ واتە ئەفسانەی تێدابێ بۆ نمونە کاوە و ئەژدەهاک لای من لە دیدی زەردەشتیەوە مەسەلەن ئەوە ئەفسانەیە چیرۆکێکی ئەفسانەیە جۆرا جۆر گۆڕانی بەسەرا هاتووە تا گەشتۆتە دەمی ئێمە تا گەشتۆتە شانامە و فیردەوسی بە فارسی نووسیوێتەوە بارحە یعنی پەیوەندی بەوە نییەکەوە کورد بێ کامە فارس بێ کامە ئەوە بێ ئەوەی کە دێت ئێمە کە ئەڵین ئایا زەردەشت کووردە یا کورد نییە بۆچی ئێمە هەر لە خۆمانەوە قسە بکەین بابین بزانین فارسەکانە لێن چی باش نییە خەڵک ناڵێ فارسە یا ئەفغانیە بزانین فارسەکانە لێ چی ئەم پەرتوکە گارتاو واتە سوردەکانی سوردای ئەسوش زەردەشت ئەمە چێ نووسیوێتی ئەمە پژوهژ و نەویشتەیە دکتۆر ئاپتان ساسان فەڕ ئەتوانن خوێنەر بیبینین بەڕێستیشان ئەتوانن ببینن بەم قەبارە گەورەیە زۆر گەورەیان کتێبە چاپ کرد ئەمە کابرایەکە پرۆفیسۆرە مامۆستای زانکۆی تاران بووە پەرتوکەکەی لە 1970 لاپەڕە دروستە بێت ئەمە یەک جا بۆ ئەوەی بزانین فارسەکانە لە چی ئەمە موبەتی فەیروز ئازەرگوشتە سپە دوو بەشە ئەمە بەشی یەکەم و بەشی دووەمە لەویایە ئەمە هەم گاتاوە ئەمە بەشی تەنها بەشی یەکەمی کە گاتاکانی هێن کردووە تقریبا 525 بەشە چکە لەم بەشەیە نووسیوێتی هەروە ئەم کابرایە کە طبعا ئەم کابرایە ناوی لاورنس هێنج
میلس دەبڵ دیە ئەم پەرتوکەی نووسیوە ئەم پەرتوکە با بڵێن ئەم پەرتوکە پێشکەشی کردووە بە شاژنی بەریتانیا ئەم پەرتوکە لە ساڵی 1894 و خەڵکی بەریتانیایە بە ئەڵمانی و بە بەریتانی بە ئینگلیزی و بە فەڕەنسی بە هەرسێ زمانەکە چاپی کردووە و هەروەها ئەمە پەرتوکی یەشتەکانە ئەم پەرتوکە دکتۆر بەهرام فرەوەشی ئوستازی دانیشگای تەهرانە لەگەڵ پورداودا نووسیوانەوە ئەمە پەرتوکی پورداودا کە گەورە زانای فارسی ئێرانیە لەسەر پرسی زەردەشتی و تەواوی کتێبەکانی زەردەشتی کردوتەوە بە فارسی هەروەها کتێبێکی لەو هەمویان کۆنترتە ببوورە ئەمە زۆر هەڵوەریوە و ئەو شتانە زۆرتر هین لەیداوە مۆرانە لەیداوە ببورن بەس بۆ ئەوەی ئەمە کانگا نووسیوێتی کانگا لە ساڵی 1870 ئاڤێستا لەنگویج نووسیوێتی ئەمە ئەم کتێبەیە لێرا بۆ ئەوەی بیبینن ئەمە پەرتوکەکەی بەم شێوەیە بەداخەوەکە زۆر کۆن بۆ ئەوشتانە و هەڵی نوێکردنەوەی ئەم کتێبەتانە داوە خۆشەویستان خوشکبرانی بەڕێز سپاس بە دڵنیایەوە یەک گوتشانم دێ بە دڵنیایەوە زۆر سپاسی بینەریتان دەکەم خوشکبرانی ئازیز دەتوانن پرسیارەکانتان بکەن تکایە کۆمنتەکانتان با لە ئاستی پێویستا بێ واز لەو تەشیر و یەکتر شکاندنە بێنین هەمومان مرۆڤین دوجار بێکەوە قسە دەکەین و بێکەوە زانیاری وەردەگرین بێکەوە فێر دەبین ئەو کتێبێک کە ئێستا باست کرد کە لە ساڵی 1800 لە ساڵی 1800 ئەمە لاپەڕەکەیەتی ئاوا بۆ خۆی کردکرد بۆ ورد بۆ ئەوشتانە 1870 بەم شێوەیە ئەوەی با بڵێ خواردێتی بەداخەوە خۆی هەیە لە نێت هەیە 1870 ئەوە تا مۆرەکەی پێوەیە 1870 بەو شێوەیە کانگا نووسیوێتی ئەم پەرتوکە بەرحاڵ ئەم پەرتوکانە ئەڵێن چی ئەم پەرتوکانە ئەڵێن چی ئەوان ئەڵێن چی اینجا هەروەها ئەم پەرتوکەش کە بە زمانی ئەوێستان نووسراوە بە هەمان شت ئەیڵێتەوە و هەروەها ئەم پەرتوکەی کرد ئەم پەرتوکە کە جیوشە هەمووی زمانی ئەوێستاییە وەکو خۆی پیر لوقمان ئەوێستا چەند بەشە ئایا بەشی هەیە ئەوێستا چەند بەشە جا بۆچی جارێ باسی ئەوە بکەین ئینجاینە سەر ئەو بەشەی ئەوێستاش کە باسی ئەمشتانە کە باش نییە ئێمە باسی ئەوەکەین هەموو ئەم پەرتوکانە واتە هەموو نووسەرانی فارسی ئێستاکێ و بە ڕابردوش و نووسەرانی جیهان طبعاً تەنها چەند نووسەرێک نەبێ یەک نووسەرێکی عەرەبی هەیە کە ناوەکەین بەداخەوە لە یاد نیە لەگەڵ دوو نووسەری یەکیان ئەڵمانی یەکیان فەڕەنسیە کاوتویانە ئەمە لە ئەفغانستانە دایک بووە لە ئەفغانستان لە ڕۆژە بورە لەکوێ چووە بۆ ئەفغانستان واتە گوشتاس بوو ئەمانە و شوێنی کە زەردەشت لێ بووە لە ئەفغانستان بووە یعنی بەم شێوەیە باسک بەڵام ئەمانەوە ناڵێن ئەمانە هەر هەمویان ناڵێن زەردەشت لە ئەتروپادگان واتە ئازەربایجان واتە لە نزیک ڕووباری چیچێست واتە گۆلی ورمێ لە قەراغی گۆلی ورمێ لە قەراغی گۆلی ورمێ لە مەراغە لە دایک بووە لەوێ لە دایک بووە بە مێژووی بەشێت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشێت بێجگە لە کورد بەڵێ بێج لە مەراغە یعنی لای مەهاباد یعنی لە بینی مەهاباد و ورمێدا لە دایک بۆ تقریبا بەم شێوەیە دەکا لە نزیک دەریاچەی گۆلی ورمێ گۆلی ورمێش ئەبینین چۆن ئێستا ئاوەکەی کەم بووە کاتی خۆی زۆر لەوەش گەورەتر بوو هەموو ئەزانن چۆن کەمی کردووە بەرحاڵ کەواتە بێمێژووی بەشێت هیچ نەتەوەی بێجگە لە نەتەوەی کورد لەوێ نەشیاوە هیچ نەتەوەی ئەوانەی بۆی هاتوون تەنها تورکەکانی ژێستەکە بۆی هاتوون تازە یعنی لە سەردەمی مەغۆلەکان و دوای مەغۆلەکان هەمومان نزانی هەرگیز تورک لەوێ نەژیاوە یعنی خۆ وڵاتی تورکان نییە مەهاباد هەرگیز تورکی لێ نەژیاوە ورمێ هەرگیز تورک و فارس و هیچ نەتەوەیەکی تری لێ نەژیاوە کەواتە اینجا ئەڵێن مۆغ بووە ئەی مۆغەکان چێ بوون کورد بوون ئێ بەکەواتەم کابرایە کورد بووە یعنی خۆ ئەوە نییە بە زمانی سۆرانی کاکە قسەی کرد بە زمانی سۆرانی هەمووی 1000 ساڵ تەمەنی نییە هەمووی 300 ساڵیشە 100 ساڵ و خوردەیەکە ئەدەبیات بە زمانی کوردی سۆرانیش نووسراوەتەوە هەتا نالی هەتا سەردەمی بابانیەکان یعنی زمانی سۆرانی هەر نەبووە کە گفتوگوی پێ بکەین یعنی هەمووی بە زمانی هەورانی واتە ئاورامانی هەورانی و زمانی کێمانجی نووسراوەتەوە لێرە ڕاد دەدوەستێنم لە ڕاستی داوانیە لە بەرەوەی زمانی ئەردەلانی کە زمانێکی بەرفرێ و ئێستا
ناوچەی ئێمە و بتوێن و پشدەر و تارەگاتە ڕۆژهەڵاتی کوردستان بە زمانی ئەردەلانی قسە دەکەن و ڕێنووسی زمانەوانیش هەر بەو سۆرانەیە کە بە زمانی ئێمەمانان مەبەستم بابانەکانی شەر ئەوە بوو هەر لێەوە هاتووە قوربان گۆرانی گۆرانی شوانە بایمە زۆر بچوشی نەکەینەوە بابەتەکە بەڵام زمانی ئەردەلانی نانە بەڵام هیچ ئەدەبیات بەم زمانە نەنووسراوە جانەکەم هیچ ئەدەبیاتێکمان تا سەردەمی بابانیەکان بەمە نییە تا نالی و کوردی و سالم نهاتوون بەم زمانە نووسیانە کە عیب بووە بەو زمانە قسە بکەی یعنی تەنان ڕێگان نەداوە کە خۆ لە ژیان نامەکەی نالیە زۆر جوان باسەکە کە ڕێگان نەداوە کە بچنە کۆڕی شاعیرانەوە بەم زمانە شعر بخوێنەوە گاڵتەیان پێکردون ئەبووە بە زمانی هەورامی شعر بنووسیایە ئەمە حقیقەتە يعني ئێستا من شعری پێڵم 1400 ساڵ لەمەوە بە کە ئیسلام هاتۆ بە زمانی هەورامی نووسراوەتەوە من بۆ تەخوێنەوە ئێستا دەتوانی پۆراپۆ با بڵێن مەزمۆگانی ئەو دەمە پۆراپۆژە هەم پیرشاریار و هەم مەزمۆگانیش بووە واتە سەرۆکی موگەکان بووە نووسیوێتی لە پارچە ئاسکێکا لە ئەشکەوتی هزار مرد دۆزرایەوە ئەڵێ لە سەردەمی هاتنی ئاینی ئیسلامان نووسیوێتی بە زمانی هەورامی نووسیوێتی ئەڵێ ورمزگان ڕمان ئاثەران کوژان واتە ورمزگاکان ینی مزگەوتەکان یان پەرزگاکان ڕوخان ئاثەران کوژان ئاثەر ینی ئاذەر ینی ئاگر ئاگران کوژان ئاثەران کوژان ینی ئاگرەکان کوژایەوە وێشیان شاردەوە گەورە گەورەکان ینی هەموو بەرپرسەکان و حکوومەت وانە دەوڵەت ڕایان کرد ورمزگان ڕمان ئاثەران کوژان وێژیان شاردەوە گەورە گەورەکان بەدکارە ئەرەب کردنە خاپور گنانی پاڵە هەتا شارە بەدکاری عەرەبیانی ئەو عەرەبانە بەدکارانە تۆ باسی خاپور واتە هەر باسی قورئان و قورئانت کردووە بزانم بە هەورامی نووسراوە بۆ خاتری خوا قورئان علاقی بەسەر هەورامی ئەو سوێندەی تۆ ڕێگە پێدراوە لە زەردەشتێتدا ئەو سوێندی کە ئێستا بۆ خاتری خوا بۆ خاتری خوا یعنی کەیشتی واموتووە خۆی ئەوە شتێکە لە ناو کۆمەلگا تۆ شتێ فێرەبی هەرەوەی زمانە ینی زۆر جار وایە زەردەشتەکانیش خۆشیان کابراایکی ینی کەواتە ئەمە خوگرتنە پیر لوقمان ینی ئەمە خوگرتنە خۆ شتێکی ینی ئەوە خوگرتنە و پاشان پرسی خوددا لە زەردەشتێتا هەیە ینی سوێنی پێ خۆن نەڵێن بەخوا ئەی کەواتە ئەی چۆن گومانتان لە بوونی خوا هەیە شێ گوتێتی گومانمان لە بوونی خۆیان خوددا لە دیدی ئێمە شتێکی تریانی ئەوە نییە خوددا چیە لەلای ئێوە لە دیدی زەردەشتیەوە خوددا جێتیە ژیانە بوونە هەموو بوون خۆشەویستان ئەو بە خوددا یعنی بوون یعنی ژیان ینی خوددا کەس نییە شخصێک نییە لەسەرەوە بڕوانێت تۆ یا لە خوارە بڕوانێتە تۆ لە یعنی دەستی بۆ بەرێ و قسەی لەگەڵا بکات و دەست بەسەر تا بێنێت و ئەو ناز و شعری بۆ بهێنێتەوە من نییە یعنی خودداوە نییە خوددا بوونە ژیانە ژیان واتە خوددا ئەمە خوددا هەموو بوون خوددا یعنی کتێبی نییە پێغەمبەری نییە هیچی نییە یعنی ئەو هیچ نییە سیستەم کەواتە زەردەشتشی لێرە دەتوەسێنم کەواتە سەردەشتی سیستەمە بۆ ڕێخستنی کۆمەلگا دروستکا و کۆمەلگایەکی نێوەنگی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا تۆ دەڵێ خوددا کتێبی نییە گومانت چییە کە دەڵێ خوددا کتێبی نییە ئەی قورئان چییە ینی ئیسلام بۆ هاتووە زۆر بۆچی بڵێن بۆ باسی ئاینەکە بۆ باسی گشتی ئاینەکان دەکەین کتێبە ئاینەکان کتێبە ئەو کتێبانەی بۆ ئاینێنراوە تەماشاکە زمان و هەموو شتێ بەناو زمانات تێپەڕێ واتە ژیان و بوون و تێگەیشتن و خوددا و ئاینەکان و هەمووی بەناو زماندا تێدەپەڕێ واتە زمانی گفتوگۆکردن و زمانی لێک تێگەیشتن زمانیش ئەنووسرێتەوە نووسینی بۆ داهێنراوە مرۆڤ بۆ خۆی زمانی دروست کردووە شتە بۆی شتەکانی پێ بناسێتەوە سروشت و دەوروبەری پێ بناسێتەوە و دوای نووسینی و یەکەم جار بەن شێوەی بە ڕسم دوایی بە بزماری واتە مۆری بۆ دروست کردووە شت و ئەوانە ینی هەڵیکەنەوە لە قوڕ دوایی ئەم کاغەز و شت دروست بووە ئێستا کتێب دروست بووە یعنی مرۆڤ داهێناوە کەواتە زمان و نووسین مرۆڤ داهێناوە ئەوە لە چوار کەواتە کۆمنتێک هاتووە خوشکێک نووسیوێتی خوشکێک نووسیوێتی تێپەڕی دەڵێ ئەگەر خوددا ئێوەی دروست دەکرد بە ئێوە چۆن دروست دەبوون بڵێ خوشکۆڵێ بۆ ئەو خوشکۆڵەوە هەموو خوشکۆڵەکانی تریش ڕێز و خۆشەویستی داکی ڕۆنیا کە ئێمە ئەڵێن هەین بووین لە بوون بەڵێ لە بوون بووین واتە ینی کە دەڵێن لە بوون بوون ینی کە دەڵێن لە خوددا بووین واتە خوددا ئێمەی دروست کردووە بەو مانایی کە ئێمە لە بوون بووین ینی خوددا ینی بوون
خدا نەهاتووە بەدەست بشێلێت و واوە نییە وە قوڕەسەنا ئەوشتی وە یا لە تەختەدارێک و ئەمەی ئەوان بۆ منیان دروست کردۆشتانەوە یا لە شکلێک و بتێک بۆ دووە تۆ دروستکاوانە تۆ دەرهاویشتەی بوونی بە حەزاران ساڵ بە ملیۆنها ساڵ یا زۆرێک لەو گوزەری کردووە پیر لوقمان کەواتە ئەی مرۆڤ ینی کەس توی ئاوا باوکەت چێکە مرۆڤ دار بوو بێ درەخت بوو بێ هەرچەندە پرسیارەکە شومە تۆ کتوتە مرۆڤ لە درەختەوە دروست بوو دار بوو منشتی وام لەو دووارگیز ئەڵێم مرۆڤ بە شێوەی چۆن درەخت و ئاژەڵ گەشیان کردووە مرۆڤیش بەشێکە لە زیندەوەران جۆرێکە لە زیندەوەر ئەم پرسیارە ڕووی ڕاستەقینەی ئەو ڕاستێ بوو کە ئێستا بەڕێز پیر لوقمان وەڵامی دانەوە ئێوە بینەران خوشک و برانی ئازیز ئەوەی کە ئێستا ئەمان بینێ و دوای ئێمەش دوای پرۆگرامەکەش دەبینێت بوختان لە دیندا چەند سزای لەسەرە ئێوە بوختانتان کرد یان وەکو مرۆڤ ئاسا باشە شتێکتان گوتووە کە لە چوارچێوی ڕاستیدا نەبووە ئەوە تا خۆی دەڵێت من ئەو قسەیەم نەکردووە ئیتر ئەم پرسیارە کۆتایی پێات شەرمە بەڕاستی شەرمەزاریە ئاشوب دروستکەی لە کرداکردن دروستکەین لە یەکتری بدەین ئێمە مناقەشە دەکەین دەزانی نیقاش دەکەین جاری وایە بەریەکەوتنمانەیە من لەگەڵ بەڕێز یەک لە گەورەکە ساعتەکانی زەردەشەکان قسە دەکەم ئەمن وەکو نوێنەری میلەتی کورد دەیبینم باشە وەکو هەر دینێکی دیکە کە بێت مامۆسایەکی ئاینیش بێ وەکو نەتەوەکەی خۆی دەیبین و قسەی لەگەڵ دەکەم بۆیە هەموو کەس لەلایەن پیرۆزە و هەموو کەسێک لەلای من گەورەی و خۆشەویستی خۆی بەڕادەی زیاتر لەوەی هەیە کە من بیری لێ دەخەمەوە بۆیە مرۆڤ زۆرەوە گەورەترە بەڵام پرسیارە بۆیە پێم خۆش بوو لە جەنابتی بە دەقیق وەرگرم پیر لوقمان کە دەڵێ گەشەکە دیری مرۆڤ و ئاژەڵ بە تێگرا هاتوون ئیتر بۆ دەبێت بە تۆ بگوترێ مرۆڤ لە شێوەی دارە و دار لە شێوەی مرۆڤە و بەو شێوازە مامەڵە لەگەڵ ئەم وەڵامەی تۆ دەکەن پێ دەڵم پیاوە ئارامەکە زۆر من سەرسامت دین وەکو بەڵام سەرسام کە مرۆڤی کوردی و سەرسامی ئەوەشم کە داکۆچی لە شتێک دەکەی کە زۆر سەختە تۆ بەرەنگاری بوویەوە باشە لە چەندین دڕستە و دەستەواژەدا تۆ هەر پیر لوقمانی ینی هیچ گۆرانێکم نەبینی لەسەرتاو ئەو هەڵچوونەشتم تێدا بەدی نەکردی و ئەوە تا بەگەرمیش پێشوازی لە پرسیارەکان دەکەی و وەڵامێکیش دەدەی ئێمە کوتمان ڕاستیەکان دەبیستین ئێستا نەچوینەتە سەر پرسینێتەوەی کە بابەتیشی گرنگە دەبێ قسەکانی دیکەی بۆ بەجێبێڵ فەرموو کاک پیر لوقمان بەڕێز پیر لوقمان ئەلبەتە عەزیز و خۆشەویستی ئەلبەتە کاتێک ئێمە باسی بوون دەکەین باسی خوددا دەکەین کە باسی خوددا دەکەین خوددا وەکو وتمان بوونە و پاشان چۆن ئەمانە دروست بوون چۆن ینی تۆ ناکرێ بڵین ئێمە مرۆڤ یەکسەر هەر لە خۆیەوە دروست بووە بۆ بە مرۆڤە و کەسێک هاتووە دروستی کردۆتەوە نا باس لەوە دەکەین زانستی ئەمڕۆ چیاڵێ بۆچی ئێمە ئەڵێن ئاینی زەردەشتی ئاینێکی زانستیە چونکە ئاینی زەردەشتی دەست نابا بۆ ئەوەی کە شتێک بڵێ ئەم پرسە بۆ نمونە چێوەکان لە ئاینی زەردەشتیداڵی چێوەکان بە دوو هۆکار وابەرز بوونەوە یەکەمیان ئەوەیە کە کاتێک کە زەوی سارد بووە بەستوێتی لافا و دۆڵەکان یەک ترازاون و ئاوی تێچۆ وەک سەد وابوون و ڕووخاون و لافاوێکی زۆر هاتووە ئەمانە بەرزی و نزمەکانی دروست کردووە دووەمیان ئەوەیە کە باراناو بارانی بەردەوام وای لێ هاتووە لە ئەنجامی ئەو بەرزی و نزمێ لەسەر زەوی دروست بووە بەڵام ئەگەر زانست بێت ئێستا کێ مرۆڤ بیدۆزێتەوە بڵێ ئەمە هەڵەیە ئێمە ناڵێن نەخێرەوەی ئێمە خوا وای و تۆ هەڵەیتیانی شتیوانەیە بەڵێ ئەم زانستە لەو ڕۆژەدا ڕاست بووە یا بەوەندە گەیشتون بەڵام ئەمڕۆ بە زانستێکی دیکە گەیشتون هەروەگەوەی چۆن هاوسەرگیری لەگەڵ نزیکەکاندا قەدەغەیە لە زەردەشتیدا خۆ ئەگەر ئەمڕۆ کۆمەلگای مرۆڤادی هەمووی بێ لەگەڵ نزیکەکانە هاوسەرگیریگا خۆ ئێمە چی بکەین یعنی تۆ دەسەڵاتێکت نامێنێت لەسەر پێشکەوتنی کۆمەلگادا بۆیە کە دەڵێن بەڵێ خوددا مرۆڤی دروست کردووە نەک خوددا ئێمە ئەڵێن خوددا ژیان بوو لە مرۆڤ لە ژیان و بوون بووە و درەخت و ئاژەڵ و مرۆڤ هەر هەمووی بە تێگڕا لە ڕۆخی دەریاکانە وەکو پێشتر باسم کرد کە بە چوار هۆکار هەبووە کە خانە و زیندەوەر ئێمەڵێن زیندەوەر و وردەڵەکان لەسەر زەوی دروست بوون وردەڵەکان چێن ئێمە باسی گوڵی نیلۆفەڕەکەین جا ئەگەر سەیری ئاڵای کوردستان کەی ئەگەر هەر کەسێ بچێ بۆ قسن قەپان سەیری بکات لە پشتی ڕسمی موگەوە گوڵێکی نیلۆفەڕ هەیە لە پشتی ئەم
ئینەی زەردەشتیەوە گوڵێکی نیلۆفەر زۆر جار وایە دروست دەکەن بۆچی ئەڵێن میترا لە پرسی میترادا ئەڵێ نیلۆفەر گوڵی نیلۆفەر لە شەودا دەکرێتەوە لە تاریکیدا دەکرێتەوە لە ڕووناکاییدا دادەخرێت وا بڕوایان بووە کە یەکەم پیکاندنی واتە یەکەم دروستبوون لە شەودا بواتە خۆر وەک تروسکەکانی خۆر پرشنگەکانی خۆر لە زەوی داوە بەهۆی هەوا و مادەکانەوە ئاویشە بووە ئەمە یەکەم ڕستکان دروست بووە لە شێوەی قەوزەدا لە شێوەی بوونەوەری بچوودا لە شێوەی مرۆ شتی یەکخانەیەدا بوونەوەری یەکخانەیەدا ئەمە بە مروری زەمن لە ساردەوە بوون و گەرمبوونی زەویدا و ئەوانە گەشەیان کردووە یەکەم جار لە شێوەی ئاوی دروست بوون بەرگیان نەگرتووە دوایەم بەرگە نەگرتنەی دوایی بوون بە شێوەی تر ئەم شێوانە خوشۆکی لێ بۆ تۆ باڵداری لێ بۆ تۆ درەختی لێ بۆ تۆ ئاژەڵەکانی تر لێ بۆ تۆ مرۆڤیش جۆرێک لە ئاژەڵەکانی ئەم واتە جۆرێک بوونەوەر بووە لەسەر زەوی دروست بووە و نەک بەم شێوەی هێواش گەشەی کردووە و گەیشتووە بە مرۆڤەی ئێستا و عەقڵ و خەرد و ئاوەزی هۆکاری ئەوەیە بەرپرسیارە لە بوونی لە پارێزگاریکردن لە بوونەوەرەکانی و مرۆڤ بە بۆنەی بۆیە ئاین هاتووە ئاین واتە بە خوداکردنی سیستەم لەسەر زەوی ئەمەیە مرۆڤ ئەوێتی بێتە خودای سەرزەوی واتەوێتی حکومکە خدا واتە حاکم یعنی خدا معنای حاکمە نەک یعنی خالق و ئافریدگار هەرەمە نییە خدا یعنی حاکم بۆ خدا داناوە تەماشاکە آخر کە دەڵێن ئەمەیە یعنی بوون ئەمەیە یعنی پێناسەیەکی جودای هەیە چۆن ئاین لای ئێمە دین لای ئێمە واتە ویژدان لە مێشکی مرۆڤدایە واتە ئەو بڕیار دەداتەوە چاکی یاخرادی چکە تۆ بوونیەتی چی بێ دینەکە ئەمەیە ویژدانەکە ئەمەیە واتە دین کتێب نییە ئاین نییە ئاین فەرهەنگە بیر و باوەڕی مرۆڤە لای ئێمە چییە یعنی ئاین لای خواوە نییە و لە خواوە کتێبێکی بۆیان بڵێ ئەمە ئاینەکەیتەوە ئاین بریتیە لە جیهان بینیەکانی تاک لە دنیا بینەکانی تاک لە بیر و باوەڕەکانی تاک لە ئەندێشەکانی تاک لە خەیاڵەکانی تاک لەو شتانەی کە بیری پێێتی بۆیە ئەبێتە گوتار و ئەبێتە کردار بە بۆنەی هەستەوەرەکانەوە ئەو خەیاڵە دروستە بێ و هەستی پێیەکە ساردە گەرمە چۆنە شینە سوورە مۆرە کورسیە ئەمە مرۆڤە ئەمە ئاژەڵ ئەمە درێفتە هەرچی ئەمە ئاسمانە ئەمە زەویە ئەمە خۆرە ئەمە گەرمی و ساردی وەکوتم ئەمانە خەیاڵی ئەندێشەین ئەبێتە ئاوەزی مرۆڤ و ئەمانە ئەکا بە عەقڵ واتێکا بە خەرد ئاوەز کە بوو بە ئاوەز ئەو کاتە بیری پێ ئەکاتەوە کە بیری کردەوە چی لێکات بە بۆنەی چووکە بە بۆنەی بینینی نەبێ ئەزانێت کە ئەوە ڕەنگەکەی چۆنە تامەکەی چۆنە بۆنەکەی چۆنە دەنگەکەی چۆنە هەستەکەی هەستی لێدا بزانێت ساردەیەگەرمە بەمە ئەیکا بە وتار کەواتە زمان داهێنراوە بۆ ئەوەی دەری بپەڕێنەکە ئەمە چییە زمان داهێنراوی مرۆڤە بۆ ئەوەی خەیاڵ و عەقڵ و ئاوەز لێرەوە دەرپەڕێنێ ئەبێ بە گوتاریش دەیکا بە کردار نووسینی بۆ نووسی و بۆی حفزیکا و بیهێڵێتەوە و ئەمەش بێ بەکردار و ئەمەس کەسێتی تۆی واتە کەسێتی مرۆڤەکەیە ئەمە ئاینە ئەمە هەمووی پێوترێ لە بەئین بەڵام هەموو بوون بریتێ لە خوددا کە ئەڵێن کەوات بەڵام ئەو حاکم نییە چه حاکمێکە حاکمی ئەشایە سیستەمە واتە زەوی چۆن خوار بووە ئەسێرێ لی داوە خواری کردوتەوە ئەوە بووە بەمان اینجا بە دەوری خۆیدا و بە دەوری زەویدا و ئەمانە بە دەوری یەکتریدا و کۆمەڵە خۆر و اینجا کاکێشانەکان دروست بوون و جێتی بەم شێوەیە بەردەوام هەیە و لە گەورە بوون و لە زیاد بوونایواتە بوون و نەبوون کە چۆن بە یەکەو لە دایک بوون لە سپەنتاماینەوە ئەنگراماینەوە واتە ئەندێشەی چاک و خراپ واتە زائید و ناقز یا گەرمی و سات هەرچی ناوێکی لێ بنێ چۆن بێ لە پرسە ئەندێشەکە بەمە کە دروست بووە ئەم جێتیە ئەمە بوونی و سیستەمی ئەشای پێڵن سیستەمی حقیقەت و ڕاستیە یعنی ئەمە پەیوەندی بەوە نییە دەستێک بەچەکوش وەک هەڵماتێکی کە لە دەستکا بە دروستکردی تەق 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 دروستی بکە ئەمە سیستەمە دروست بووە ڕێڕەوی ئەشایە سیستەمی ئەشایە یعنی نە ئەوەیە بڵێن ئەزەلیە خۆی هەر هەبووە نە ئەوەیە بڵێن تۆ دەستێک هاتووە دروستی بەڵکو خۆی ئەمە هەمووی خوددایە ئێمەش بەشێکی لەم جێتیە واتە ئێمە لە ڕووناچین ئەمە هەمووی لە ڕووناکی دروست بوو ئێمەش بەشێکی لە ڕووناکی واتە بەشێکی لە خوددا واتە ئەمەیە ئەڵێن خوددا دروستی کردین واتە کاکە پیر لوقمان مەسیح دەڵێ مرۆڤ لە خوێنماندایە مرۆڤ خوددا بەرهەمی خوددایە ئێوە دەڵێن دەڵێن خوددایە کەواتە بۆچی چوە سەر باسی جیۆلۆستی و هەندێک مەسەلەی پێکاتی فیزیایی و کیمیایی و هەندێک بابەتت پێکەوە لکێندران کە بەڕاستی دینی زەردەشت کرد بە مەسەلەی پرسێکی فەلەکی واتە دینێکی زۆر قوڵ ئایا مرۆڤ پێویستی بۆ قوڵبوونەوە هەیە بۆ ڕۆچوونە فەلسەفیە هەیە ئایا پێویستی بەوە هەیە بۆ سادەتر نەبێت وەکو پێکاتەکانی نوێژە و ڕۆژی ئیسلامەکان کە 5 ڕۆژ لێ ڕۆژێکدا 4 5 نوێژ دەکەن
یان مانگ 12 مانگ جارێک پێکاتی مرۆڤ وایە دروستکراوە کە پێویستی بە مانگێک پشودانە هەیە لە جەستەیدا ئەم برسیکردنە لە ئاستێکدایە کە سوودی هەیە باشە ئەگەر ئێمە سوودمان لێبینی سەیری کە ئەم ڕنگدانەوە و ئەم نزاکاریە کە لە پێکاتی ئیسلام مسلماندا هەیە مەبەستم ئیسلامیە باشە من بۆیە باسی پێکاتی ئیسلام لە دیندا دەکەم چکە ڕێژەی زۆرینیان ئێستا هەن باشە باسی دینەکانی دیکە ناکەم کە لە کوردانی ئێمە با دوور نەڕۆین پێشەوەی وەڵامم دەوێت تکایە لەسەر مەسەلەی پرسی نەتەوایەتی کورد بابەتمە پرسیاری دیکەم ئاریشا کردوون ئامادە کردوون دەبێت لە مێشکمدا لە زەینەتمدا هەن فەرموجارە وەڵامی ئەوم بدەوە سپاس دەکەم. بەڵێ ئەلبەت پرسی زەردەشتی پرسێکی قورسە چکە پرسێکی زانستیە ئاین بۆ خۆی زانست بووە یعنی دوایی بووە بەو پرسەی شتێکی تر یعنی دوایی تێکەڵ بە کۆمەڵێ ئەفسانە و کۆمەڵێ اینجا مرۆڤ ئەوێتی نەمرێ دەستی بردۆ بۆ دوای مردن کۆمەڵە ئاینگەلێ هاتوون ئەو با بڵێن ئۆفەریان داوە بە مرۆڤ کەوا خدایەکیان بۆ هێناوە دروستیان کردو کەم خدایە نایە لە تۆ بمری تۆ زندۆ کاتەوە شتانە یعنی بۆ مرۆڤ نایە بمرێ لە ڕاستیە چکە پرسێک کە مرۆڤ لێ ترسێ مردنە نایە بمرێ نەویستەوە ئەمە بە مێژووی بەشەریەت باسی دەکە ئەو هەموو داستانە ئەو هەموو داستانە خەیاڵی ئەو هەموو کتێبە ئاسمانیە ئەم هەموو کتێبە ئاینیە با بڵێن هاتووە هەمووی باس لەمە دەکا باس لە مردن دەکا کە مرۆڤ نامرێ بە زۆری باس لەمە دەکا لە ئاینی زەردەشتیدا ئەو ئۆفەرێتیانە کە بڵێ زنوتەکەنەوە یعنی بەداخەوە زۆر جاریش برادران هاوڵان هێژیان ئەڵێن ئەوە بۆ زەردەشتی مەزن ئەو ئۆفەری نەداوە پێمانەوەشتانە و بڵێ ئێوە زنیە بنەوەشتانە چی بۆ شوێنێکی خۆش و لێوە بژین ئەلبەت بەڵام ئێمە زیندوو با بڵێن مردن و ژیانمان بە یەکەوە سیستەمێکە فرەوەهرەمانەیە پەرسی فرەوەهر واتە فرەوەهر هەرگیز نامرێت چونکە 6 بەشی ئەمی شاسپەنتایە گیانەنەرەکان 6 قۆناغی عیرفانە لە 6 بەشا پێکاتەوە کە خدا جێتی ئەمە لەمە دروست بوو واتە بوون لەمە دروست بووە ئەم فرەوەهرە هەموو مرۆڤێک هەیەی هەموو بوونەوەرێکێتی نەک مرۆڤێ درەختەیەتی ئاژەڵ هەیەی تەنانەت مادەکان هەیەە ینی مادە بچووکەکان کە هەیەەکە فرەوەری هەیە لەم 6 بەشە دروست بوو بۆ لەبەرەوەی ئێمە بۆیە وا قورسە چونکە ئەچینەوە بۆ دروستبوون و ژیان و مردن هەمووی سیستەمێکە بە یەکەوە بەردەوامی هەرگیز کۆتایی پێنایە بۆیە دەچین بۆەوە و نەیانز دوایی کە وەریان گرتووە ئەم زانستە لە موغەکان و لە ئاینی زەردەشتی و لە ئاینی موغەکان و لە میتراوەریان گرتووە نەیانزانانی مەسە بۆ نمونە لە باتیوە بڵێن بە 6 خۆناغ خدا جێتی دروست کردووە یا دروست بووە هاتون و توانە خدا بە 6 ڕۆژ مەسەلەن و لە 7 ڕۆژ پشووی داوە زەوی و ئەمانەی دروست کرد ینی نەیانزانە تێی نەگەشت بۆیە ئەو زانستە زانستی قورس بووە بۆ خەڵک بۆیە ئێستش ئێمە ئەیهێنینەوە بەردەم خەڵک بۆی بە خەڵک بڵین کە ئەم زانستە کورد هەی بۆ ینی خاوەنی مێژووی خۆیەتی کورد ئەگەر تۆ بچی لە ئینتەرنێت یا لە هەر وەسیلێک لێی بدەی با بڵین بنووسی کە موغەکان چەند یەکسەر پێتەڵێن موغەکان کۆمەڵی خەڵکی زانستوان بوون خاوەن عەقڵ و خاوەن زانست بوون بۆچی کورد ئەمەی بۆ ئەی بۆچی دوا کەوتووە بۆ ئیچی ئێستا نێتی بۆچی ئێستا کورد نازانێت چۆن لەوە دابڕاوە ئەڵبەت ئەو هێزەی کە هاتووە کوردی داگیر کردووە 2 ملیۆن و نیو خەڵکی کوردی کوشتووە ئەمە یەک زیاتر لە 3 ملیۆن بەس ژنی بردووە ژن و کچی بردووە کوڕەکانی کردووە بە غوڵام و بە کۆیلە یعنی ئەوەی بەسەر کوردە هاتووە بەسەر هیچ نەتەوەیەکی ترانە هاتووە گەورەترین ئیمپراتۆری ئەو سەردەمە کە ئەڵێن ئێماڵین فەیلی واتە پاڵەیی کاڵین پەهلەوی یعنی فەیلی ینی پاڵەیی پاڵەن ئەوانە فەیلی بوون پاڵەیەکان پەهلەویەکان من لە کۆنگرەی موبەدانی جیهاندا پرسیارم کرد و باسی ساسانیەکان بوو من هەستان پرسیم وتم با بڵین ئیمپراتۆریەتی ساسانیەکان پایتەختەکان لە تیسبوون بوو تیسبوون واتە مەدائین لە خوار بەغای ئێستاکەوە بوو ئەو کاتە بەغا شوێنێکی بچکۆلە بوو تەنها باخێ بوو بۆ پیاسە و کۆمەڵی ئاسکوشتی وای جوان جوانی تیا بوو پڵ مشتی و ئەوانە شوێنی ڕاو شکار و هاوینە هەواری پاشاکان و بەرپرسان و خەڵکە خواپێداوەکانی ئەو دەمە بوو بەرحەڵ من پرسیارم کرد ئایا بۆچی پایتەختی ئەوێ لەوێ بووە ناکرێ پایتەختی وڵاتێکی فارس لە تیسبوون بوو بێ بە هەموو مێژوو ئایا فارسێک لە تیسبوون ناژیاوە وتیان نەخێر وتم پرسیارێکی تر ئەگەر ئێوە ئەڵەن ساسانەکان کورد بوون لە هێرشی ئیسلام فارس یعنی سوارە 450,000 فارس واتە ئەو سەردەمە لەگەڵ عەرەب و ڕۆمەکانە هێرشیان کردوتە سەر ساسانیەکان ئەوە پرسەنەتەوەیەکە لێرا دەست پێ دەکات کە ئەوان هاتن داگیریان کرد پێم وتن
من پرسیارەکەمەوە بوو لە هێرشی سەر ساسانیەکاندا بڵێن ئەمە نیشتیمانی فارس و دەوڵەتێکی فارس و ئیمپراتۆری فارسی بووە یەک فارس کوژراوە ناوی یەک فارسم لە مێژوودا پێ بڵێن 1400 ساڵ لەمەوبەر کە عەرەب و ڕۆم و فارسەکان هێرشیان کردوتە ئەو ناوچانە ئێوە پێم بڵێن یەک فارسێ کوژراوە وتیان نەخێر ئەی چێ کوژراوە تەنها کورد کوژراوە لەوێدا تەنها پاڵەکان کوژران پاڵەکان کوژران پەیلەکان کوژران یعنی هەورامەکان کوژران کوردەکان کوژران ئەمانە کوژران کەواتە ئەمانە کێ بوون کورد بوون چێ دەسەڵاتی لێسەنرایەوە کورد چێ لەیستانەوە کەواتە بۆچی فارسەکان کەواتە چێ ڕێگری لە بوونی زەردەشتەکان گرتووە لە دوای ئەوەی کە نەمانیان بە تەواوەتی لە 350 کۆچی ئیسلام لە یەکێک لە ڕووپەرەکان خوێندومەتەوە باسی لێوە کراوە ئاماژە بەوە دەکە کە زەردەشتەکان وەکو نیمچە حرامبوونێک لە سەرانسەری جیان بە دوایانداگەڕاون بۆ کوشتنیە تەنانە گەشتۆتە ئەو ڕادەیە ئێوە بەربەرستانەوەتان چی بوو کە دەستی ئاشتیشتان درێژ کردووە یعنی هێندێک پیان وایە ئێوە میکرۆبن میکرۆ وەکو میکرۆپ ینی بەو شێوە زمانەوانیە دەستەواژەیە بەکاردێهێنرێ بەرامبەر ئێوە لە بەرامبەردا ئەوەندە جێگای مەترسی ئەو ڕاستەکە ئەوان ڕاستەکەن بەڵێ بێگومان جێگای مەترسی ئێمە بەس بۆچی جێگای مەترسی ئایا بۆ کورد جێگای مەترسی یا بۆ داگیرکەران بێگومان ئێمە ڤایرۆسێکی ئەوەکو ئەوانەڵەن کە میکرۆبن ینی ڤایرۆسن بۆچی ئەوان ڕاستەکەن ئەگەر کەسێک کەسایەتیەک ملحیدە یا ئەتیەیستە لەگەڵ ڕێز و خۆشەویستی مابۆیان تەماشاکە ئەم کەسە ئەتیەیستە باوەڕی بە هیچ دینێک نییە با بڵێن کوردە ئەمە ئەتیەیستە کوڕەکەی کچەکەی کوڕەزاکانی کچەزاکانی لە کۆتاییدا هەر مسلمان هیچ گرنگ نییە هیچ کێشەیەکیان لەسەر دینی ئیسلام نییە لە کوردستاندا بتێنێتەوێ ئاینی کۆمەلگا ئاینی سیستەمی سیاسی ئاینی دەسەڵات لە کوردستان و عێراقدا مسلمانە ئیسلامە وایە ئیسلامن خەڵکەکەش بە زۆری مسلمانە و ئەم دینە تەنانەت دەستوری لەسەر هەڵچندراوە و هەموو شتەکان بەدەستم ئاینەوەیە بۆچی ئێمە کێشەین بۆ ئەوان دەبێت بە تاکێکی مسلمان یعنی یەکەم جارە زەردەشتەکان بانگێشتەکەن لە جیهاندا یعنی خۆ بانگێشتن لە جیهاندا نیە تەنها دوو ئاین بانگێشتی کردووە یەکێکیان مەسیحیە یەکێکیان ئیسلام هەرم دوانە لەو ناوچەکانی ئێمە تەنها ئیسلام بانگەواز دەکا خەڵک بانگێشتەکە بۆ نوێش بۆ شت بۆ بیانکە خەڵکا بە مسلمان یعنی ئیزەدی بۆی هەیە ببێ بە مسلمان بەس هیچ مسلمانی خۆ بۆی نییە ببێ بە ئیزەدی کاکەی و یارسانی بۆیان هەیە ببن بە مسلمان و هیچ مسلمانی بۆی نییە بێ بە کاکەی یارسان بەسراونەتەوە بە حرام و باشە فیراقی زەردەشتەکان چیە فیراق یعنی لێکەڵ درازان باسی ڕۆژمێری زەردەشتەکان دەکەم ئایا ساڵی 2790 وانە 2790 کوردیە ساڵی کوردیە میدیە ساڵی کوردیە ئۆکەی لەم ساڵەدا بڵین ئێوە مەبەستم دلیل ئەوەیە چۆن نازانم بە چ زمانێک بە سادەتر و نەرمتر پێت بڵم ڕۆژمێر فیراق مەبەستم فیراقی زەردەشتەکان چییە ئێستا ساڵی کۆچیان هەیە ئیسلام مەسیح سەری ساڵی هەیە بوزیەکان ساڵی مانجی ناوەڕاستی شەشیان هەیە کە پیان وایە جیهان لەم ساتەدا دەست بە لێبوونەوە گەشەکردن دەکا و تاریخی هەڵدەستن و بارحاڵ پێشم وایە لەبەرەوەی مالیزیا و ئەندەنوزیا و ناوچانەی کە کەنارین زیاتر ترۆسکی ژینگەیان بەسەرەوەی و هەڵم و تەڕبوون هەیە هەمیشە لە مانجی شەش گەشەکردنێکی خێرا دروست دەبێت لە بارانبوون ئەوانە من نامێەوە مەسەلەی وردرکەمەوە بیکەمە مەسەلێکی زانستی خوڵتر دەمەوێت پێم بڵێ بۆنەکان چین یعنی لە فیراقی لە ڕۆژمێری زەردەشتەکاندا چییە بیرت دەخەمەوە ساڵنامەی زەردەشتی یەک ساڵ بەڵێ ببوورە وەڵام بم باش ئێم ساڵنامەی زەردەشتی ساڵنامەی میدیە یعنی میدەکان دایانێنەوە بەڵام خودی دیاکۆ لە سەردەمی دیاکۆ نەبووە باوکی دیاکۆ لە سەردەمی باوکی دیاکۆ نووسراوەتەوە بەڵام لە سەردەمی دیاکۆ کە ئیمپراتۆریەتەکەی دروست کرد ئیتر ئەو ساڵنامەیە جێ خۆی گرتووە و کاتێک خامەنشەکان هاتوون هەمان شتیان کردووە پارتەکان هاتوون هەمان شتیان کردووە پارتەکان هاتوون هەمان شتیان کردووە و دەوڵەتی ساسانیش کە دروست بۆ جارێکی تر هەمان شتی کردوێتەوە و هەتا ئێستا ساڵنامەیە وەکو خۆی واو نەگۆڕاوە بەبێ گۆڕانکاری بەبێ دەست لێدان واتە ساڵنامەکەش لە ڕۆژی یەکی نەورۆز یەکەوە دەست پێ دەکا کە بە ڕۆژەکە واتە یەکی خاکە لێوە دەست پێ دەکا کە خوردادی پێڵن واتە
چکە هەر لە ساڵنامەی کوردی زەردەشتیدا 12 مانگە و هەر مانگێک 30 ڕۆژە و هەر ڕۆژێک ناوێکی هەیە. ئەمە اینجا کە دوای ئەوە تەواوە بێ 5 ڕۆژ زیاد دەبێ پێوترێ پێنجە کە بەشی گاثاوەکان واتە گوتەکەلی زەردەشتی واتە لە ئەوێستادا 5 بەشی گاثاوەیە ئەهنەوەت شتەوەت سپەنتەمەند و هەوخشە تروەشتی واش بەو ناوە کراوە و 6 کات ژمێریش زیاد دەبێ و 6 چرکە دقەش خولەک زیاد دەبێ و 6 چرکەش زیاد دەبێت. ئەمە بە 4 ساڵ جارێ ئەبێ بە ڕۆژێ و سەری ساڵەکەی ئەو ڕۆژە پێوترێ نەورۆز واتە ژیانەوە واتە ڕۆژی نوێ واتە لە دایک بوون. لەو ڕۆژەدا بۆ هەمووی 6666 ئاياتی قورئانەیە 669 شەی بوزیەکانەیە 666 ببرن 66 بووگەنی بۆ گۆتۆفوی چاینەکان هەیە کە دینێکە. بۆچی ژمارە 6 لە زۆربەی دینەکاندا هاتووە؟ بۆچی ئایا دینەکانی دیکە کەڵچە لە دینی زەردەشت وەرگتووە؟ با بۆ وای لێ بکەین کێشە لە سوڕانەوەی زەوەیە، یعنی ئەم ئاینەکان بەشێکی هەموو ئاینەکان بەشێکی فەلەکیاتی تایە، یعنی ئەستێرە ناسی تایە ئەوە پلان ئەستێرێ چکە سەفەریان هەموو ئیشەکانیان لەسەر ئەستێرە و شتی وا بۆ ئەوانە هەموو ئیشەکان لەسەر وەرز و کەش و هەوا ئەوە بوو، یعنی ئیشەکانیان خۆ لەسەرەوە نەبوو ئێستا بە سارێک بەفرەبارەیان نابارێ ئەچی بۆ فلانش هەنێ و کاتەکە ڕێ نەبوو لە ڕانیەوە بڕۆی بەبوون لە قەڵات زیێ بچی وە سەردەشت ئیتر گیرا بوو بەفرە ڕنە هاتە خوارێ و مرۆڤی دەکوشت، یعنی نەدەتوانی سەفەرکەی بۆێ وانە یعنی بەم شێوەیە بووە هەموو شتەکان لەسەر کەش بووە، کەش و هەوا و ئەوانە و وێدە و ئەستێرەکان بووە، بۆیە ساڵنامە لەسەر پنتی ئەستێرەناسی دامەزراوە. یعنی لەمە تێ ناپەڕێت تۆ کەڵی ساڵنامە ینی باسی زەویەکەی باسی شەو ڕۆژەکەی باسی کات دەکەی و کاتەکانیش ئاوایە بەو شێوەیە ئەوە سوڕانەوەی زەوی دە و لە سوڕانی زەوی و ئەستێرەکان و بە دەوری خۆر و خۆر ینی کۆمەڵە ئەستێرەکە بەم شێوەیە واتە ژیان لەسەر زەوی واتە بوونیەتی زەوی بەم شێوەیە لێک دراوەتەوە لە لای مرۆڤ و ژمارەکان ئەوەیە، ینی ژمارەکانی بەو شێوەیە کەواتە ئەم ئاینەواتە ئێستا مەسەرەن ئەمڕۆ چواردەی بانەمەڕەی 2790 کوردیە لەناو ڕۆژپێری زەردەستەکانیشدا بە هەمان شێوە هەمان ئەو ژمارەیە ئیشی پێ دەکرێت بە هەمان شێوە هەمان شێوە خۆی نا بە سیرکە ینی زمانی ئەوێستایی لەگەڵ سیرکە زمانی میدەکان خۆ زمانی ئەوێستای ئەو ئەوێستا پاکە نەبووە، ینی زیاتر کرمانجی و ئەمانە تێکەڵ بوو هەورامی و کرمانجی ئەمانە تێکەڵ بووە زمان گۆڕانی بەسەرهاتەوە بەس ئێمە لێرەما هەمانە مەسەلەن من لەم سروژواژە هەموویمان نووسیوە ئەمە هەرسی ڕۆژەکە نووسراوە و چۆنی و چۆنی نییە مەسەر ڕۆژەکان مەسەلەن یەکەم ڕۆژ پێوترێ ئاهورامەزدا پەروەردگار نەورۆز ینی سێ ناوی هەیە، یعنی هەر کەسێ بە شێوەیەک لە زمانەکەی خۆی ناویناوە بەس لای ئێمە ئەڵێن زمان کە دەراویشتەی ناو کۆمەلگایە بۆ پنتی ئەو ڕۆژەیە ئەبێ وەگە و ڕۆژەی لێ بکرێت، یعنی ئەو ڕۆژە ئەگەر پێمان وتۆ ئەهورامەزدا ڕۆژی پەروەردگار ڕۆژی خوددا ئەمڕۆ پێڵێن نەورۆز ڕەنگە لە ئایندەدا تۆ ناوێکی تری لێدا بنی زۆر بەرەو کۆتایی پرۆگرامەکەش بە سپاسی هەموو ئەو خوشکبرانە دەکەم کە کۆمنتیان کردووە کە ئەم پرۆگرامە شێر کردووە سپاسی هەمویان دەکەین دەستەکانتان خۆش بێ ئەمە ئەو پەڕی پێزانینە ئەم پەڕی گەڕانە بە دوای زانیاری و تێگەیشتن لە زادەی کە ئێستا قسەمان بۆ دەکات کورد بە کورتی باشە بە کورتی زەردەشتەکان چۆن دەبن بە ئامراز بۆ گەشەکردنی نەتەوەی کورد و دروستکردنی نێشێتی نەتەوەی کورد زەردەشتەکان دەبن بە هێماشی ئاشتی لە ناوچەکەدا ئایا زەردەشتەکان دەبن بە فریاد ڕاستی ڕاستکردنەوەی کۆمەڵگەی وشار و پێگەاندنی دەوڵەتێکی کوردی پیرلوقمان جگە لە بەدەر لەو کەسایەتی کە زۆرترین توانجی لێدە لە مانجی مارس ئەپڕێل و لە مانجی چەند مانجی ڕابردوودا لە مانجی مارس و ئەپڕێلدا ئێستا مانجی جوونە یعنی سێمان لەسەر یەک تۆ هێرشت دەخرێتە سەر و وەڵامەکەشمان درایە وەڵامەکەشمان وەرگرت نە پیرلوقمان درەختە و نە پیرلوقمان لە درەخت بووە بەڵکو لە گەشەکردندا هاوکێشە نین بەیەکەوە بەڵکو بەیەکەوە بوون بەسیونیێتەوە لە گەشەکردندا بۆیە ئەم وشەیە ئەم دەستەواژەیە کە لە سەبەڕێستان گوتتانە هەڵەیە لە کرداکردنە جۆرێکە لە شکاندن ئەم ئامرازە ئەم وشانەی کە تۆ بەکاری دێنی لە ناو دینەکەتدا پێی دوکتێ بوختان لە کاکەیەکان سزایان دانەوە بەڵام زەردەشتەکان سزاشیان نییە بەرامبەر بە
هێندە کردداری دەرکەوتەی کە لە جاری وا لە شێوازی زمانەوانیدا هێندێک جار لە ڕفتاردا دەیکی و ئەنجامی دەنێ. من نازانم لە سزادانی بکوشت چۆنە لە ناو زەردەشتەکاندا، بەڵام من باسی ئەوە دەکەم کە زەردەشتەکان چۆن دەبن بە فاکتەری شیگرین بۆ ئەو فیزیکێتی کە لە سەر بێدەنجی یەکێتی بوون لە یەکێتیبوونی کورد کە ئێستا من پێوە دەناڵێنی نیمانە، ڕۆژاوە دەناڵێنێت بە ئازارێک و باکوور بە شێوازێک و ڕۆژهەڵات بە جۆرێک و باشووری کوردستان بە جۆرێکی دیکە دەناڵێنێت. ئێمە کێشەی چیمان هەیە؟ دەمانەوێت چی بکەین؟ زەردەشتەکان چۆن دەبن بە پشتیوانی ئەم یەکە دامەزراوانی کە باسی بوونی نەتەوەی کورد دەکەن، باسی یەکێتی نەتەوەی کورد بوون دەکەن، باسی ئاشتی ناوچەکەش دەکەن. فەرموو پیر لوقمان بەردەوەی بڕۆی پێم خۆشە وەڵامی ئەوم وەرگر بۆ جا من سپاسی ئێوەش دەکەم، سپاس بۆ کوێنتانە، سپاس بۆ یەکتان وشەکانتان ماچ دەکەم کە هاوکارمان وشێری ئەم پرۆگرامەتان کرد، کۆمنتتان کرد، ئەوانەی جوێنیشان نووسیوە. بەڕاستی من داوای لێبوردن لە پیر لوقمان دەکەم و داوای لێبوردن لە خۆشتان دەکەم کە دەستان ڕۆژ ئەو دەستەوەژانە بەکار بێنن کە ئێمە لێرە کۆبوونێتەوە زیاتر بەبەستمانە زانیاری و کەڵک لێتی وەربین. شەوتان خۆش بێ، خاس بن. پیر لوقمان لێرە دەمێنێتەوە، دەمێت دوام وەڵامی ئەم ئەسیسە وەرگرم لەسەر پرسی نەتەوەی کورد، یەکێتی نەتەوەی کورد کە ئێستا جمو جۆڵێک هەیە لە ئەوروپا خەریکی گەشەکردن یان خەریکی پێکێنانن. فەرموو پیر لوقمان. پێشە مشتە سپاس گوزارم عزیز و دەستیەوە خۆش بێ. پێشە مشتێ ئەو کەسەی کە دەبێتە زەردەشتی لە ڕاستیە واتە کۆیلایەتی خۆش و جەستەی ئەبێ سوێن بخوا، کۆیلایەتی هۆش و جەستە ڕەتکاتەوە، کە کۆیلایەتی هۆش و جەستەی ڕەت کردەوە ئەبێ سوێندیش بخوا جەنگ و خوێن ڕێژی و سوکایەتی و پەلاماردان و ڕەتکردنەوە ڕەت بکاتەوە. واتە تاکێکی خۆشەویستی ئارامەشی خاوەن ئارامشی بە یەکۆژیانی ئاشتیانە ئەمێ دەبێتە هزر و دنیابینی و جیهانی بینەکانی و هەروەها تێیدا هەوڵ دەدێت تەواوی ئەفسانەکان ڕەت بکرێتەوە لە مێشکیەواتە کەرەستەی بیرکردنەوەکانی دەگۆڕین بە شێوەیەکی زانستیاواتە زانستی ئەمڕۆ ئەم سەردەمەی پێشکەش دەکەین، فێری زانستی دەکەین. و دوای هەر تاکێکی زەردەشتی پێویستە چکە زەردەشتێک ئاینی زەردەشتی لەسەر مێژووی میدەکان بندا. بۆ نمونە ئاینە هەر ئاینێک باسی مێژوویەک دەکا، باسی جنگێ دەکا، باسی قەڵایە دەکا، باسی ڕێبەرێ دەکا. ئاینی زەردەشتی تەواو باسی میدەکان و باسی ساسانەکان و باسی مێژووی گەلی کورد و باسی جلوبەرگی و باسی چیاکانی و باسی پادشاکانی و باسی قەڵاکانی و باسی حکوومەتەکانی و باسی چەکەکانی و کانە بەردینەکانی و باسی دۆزینەوەی ئاگر و دۆزینەوەی گالیسکە و هەموو دۆزینەوەکانی کورد دەکات. فێری کشت و کاڵیان دەکات، فێری بەرهەمهێنانیان دەکات. واتە تاکێک بەرهەم دێنێ ئاینی زەردەشتی کە تاکێکی یەکەم زانستوان بێ و نەتەوەکەی خۆی خۆش بێ. واتە هەرگیز ئەویتر ڕەت نکاتەوە. گرنگ بەلای تاکی زەردەشتیوە تۆ کوردی، گرنگ نییە چه ئاینێکت هەیە، گرنگ ئەوەیە کوردی، بۆیە لەگەڵ توا کۆک دەبێت. بۆیە بنچینەی کۆمەلگای کوردی لەسەر چی ئەبەستێتەوە؟ یەکەم عەقڵێکی زانستیانە، واتە خورافە و ئەمانە هەموو دەردەکات لەسەر پنتی زانستەی هەڵی دەچنێت. دووەم تاکی ئازاد دروست دەکات، واتە تاکی ئازاد دروست دەکات بۆ ئەوەی ئەمە بەرهەمبێنێ. سێم بە یەکیانەوە دەبەستێتەوە و خاوەندارەتی لە مێژووی نەتەوەی کورد دەکاتەوە، واتە ئەو خاکەی کە لەسەرکی خاوەندارەتی لێ دەکاتەوە. و تاکە باوەڕی زەردەشتیانی کوردستان باوەڕی بە دەوڵەتی سربەخۆی کوردی هەیە. بۆچی؟ لەبەرەوە ئەو پێی وایە کە ئێمە مرۆڤین وەک مرۆڤەکانی تر، ئێمە کۆمەلگاین وە کۆمەلگاکانی تر، ئێمە نەتەوەین وە نەتەوەکانی تر. مادەم نەتەوەکانی تر مافی ئەوانە بێ، پێویستە ئێمەش ئەم مافەمانە بێ. بۆیە کۆمەلگا ئاراستە دەکا، ئاراستەیان دەکا بەرەو دروستبوونی دەوڵەتی نەک تەنها دەوڵەتی نەتەوە، بەڵکو دروستبوونی دەوڵەتێکی ڕاستەهی کووردە، بەڵام کۆمەلگایەکی یەکسان بێچین و چاوسانەوە. واتە زەردەشتیە دش بە چینەکە چینایەتیە، زۆر دش بە چینایەتیە. واتە هەرگیز نایەلێت چینەکان با بڵێن یەکتری بچەوسێنێتەوە، چکە دوژمنی چینایەتیە، چکە هەمیشە ئەو باوەڕی بە ململانێ هەیە، باوەڕی بە واتە هەموو ژیهان و ژیان لەسەر پنتی ململانێ بندە، بۆیە ئەو باوەڕی بە ململانێ هەیە. و چۆن ئەڵێ هەر هیچ دەوڵەتێک نابێ، هیچ دەسەڵاتێک نابینم لەسەر پنتێکی ستەمکاری دروست نەبوو بێ، کەواتە ئەو ستەمی دۆزیوەتەوە، ئەزانێ ستەم چییە، بۆیە نایەڵێ ستەمگەری هەبێ. و تایبەتە بەوەی کە ئەڵەی تاکی ئازاد دروستکە، واتە نێرومێ تێیدا یەکسانە. بۆ نمونە چۆن ڕێبەرێکی بۆ منێنە پن پیر لوقمانم پیاوم، بەڵام ئێمە پیرێکیشمان هەیە پیر ئاشنا ژنە، واتە چۆن پیاو ڕێبەری دەکا لە ئایندا، ڕێبەری ئاین دەبێ، ژنیش ڕێبەرایەتی ئاین دەکا، ڕێبەراتی حکوومەت دەکا، ڕێبەراتی سەربازی دەکا، کار دەکا. و ژن خاوەنی بنیات و مافی خۆیەتی.
تۆ ئەگەر ژنێک و پیاوێک کچێک و کوڕێ خوشک و برایەک دایک و باوک کە لە ماڵەکان خانوویەکیانەیە ئەم خانۆ بە یەکسانی بەسەر ئەمیانە دابش دەکرێت واتە لە هەموو شتێکا ژن و پیاو یەکسان خوشک و برا یەکسان کچ و کوڕ یەکسان لە هەموو جۆرە شتێکدا یەکسانی بەرهەمێنێ کەواتە کە دەڵین یەکسانی بەرهەمێنێ لە داهاتا یەکسانی بەرهەمێنێ لە کارکردنا یەکسانی بەرهەمێنێ و پیاوی ئاینی واتە کەسایەتی ئاینی لەسەر قورگی خەڵک نابێ بشی بە هیچ شێوەیە واتە پیاوی ئاینی ئەبێ بۆ خۆی بڕوا کار بکات چۆن ئێستا من کار دەکەم خۆم ئەژێنم و لە پاڵەوەدا کاروباری ئاینی خۆم دەکەم کەواتە هەموو ڕێبەرە ئاینەکان موچەکانیان لێو دەوەسەنێتەوە فێری دەکرێن کەوا کار بکەن واتە بێجگە لەوەی کە کەمەندامە ژنی زپڕە پیر و پەکەوتەیە یان نەخۆشە ناتوانێت کارکە هەموو مرۆڤەکان پێویست وای منداڵە چکە منداڵ حەقی کارکردن و ئەوانەی نییە نابێت کە کار نەکە واتە هەر هەمان کاریان بۆ درێتەوە دەوڵەت سیستەم پێویستە کاریان بۆ بدرێتەوە کاریان بۆ یعنی تۆ لە بنەڕەتدا پێت وایە زەردەشتەکان دەبنن بە فاکتەرێکی بنیادنانەوە و تەنانەت کەتی تایبەتیش باز دەکەیت تەنانەت پێت وایە پرۆلۆکت و مەسەلەی وشیاری و پەروەردەیش دەن لەو نێوەندگیریەدا باسی یەکسانیت کرد کە ئەمە جۆرێکە لە دیموکراسی ئەم دیموکراتی کە لە ناو دینەکاندا قەتی سەوجێگای پرسیارە لە ناو زەردەشتەکاندا واڵایە و کراوەتەوە وایە بەڵێ واڵە تەنانەت ئێمە ئەڵین ئاین حەقی اختیارە کاتچکە ئێمە وەک ئاین قسە دەکەی ئاین حەقی اختیارە کەواتە کەسێک باوەڕی بە ئاین هەیە یان نییە اختیارە هەر ئاینێک دەبێ اختیارە بۆ نمونە کەسێکی جاران هیچ کەسێ بۆی نەبوو واز لە ئاینێک بێنە و چێتە ئاینێکی تر ئێستا لە کوردستاندا ئەتوانی مسلمان بی سبەی نەبی بە زەردەشتی نەخێر زەردەشتیەکە ئەتوانێت بێ بە مسلمان مسلمانێکە ئەتوانێت بێ بە کاکەی یارسانی کاکەی یارسانی ئەتوانێت بێ بە مسلمان یعنی زۆر ئاساییە هەڵبژاردننی ئاین کەواتە ئێمە ئاینە خەینە ئەو دیوەوە و ئەو دی و دەسەڵاتیشەوە واتە ناهێڵین ئاین بە هیچ شێوەیە واتە ئێمە میتۆدێک بڵاوکەین نەک ئێمە نەهێڵین وەک زەردەشتی بەڵکو ئێمە کۆمەلگا بە ئاراسەیەکە ئەبین کەرەستەگەلێکی ئەدەینێ وای فێرەکەین وای پەروەرداکەین کە ئاین لە دەسەڵاتدا بەشداری نەکە حیزبی سیاسی ئاینی ئەبێ قەدەغە بکرێ لە کوردستاندا نابێت پێدوانی ئەمە دەستەواژێت دژی ئاینێکی دیاریکراوە لە باشووری کوردستان ئەویژی ئیسلامە نانا هەر ئاینێ ئێمە هەموو ئاینەکان بۆیان هەیە ئێستا لە کوردستان ئاینی زەردەشتی بۆی هەیە لە کوردستان حیزبێکی سیاسی هەبێ زۆر ئاسانە 500 کەس دەچین و 500 زەردەشتی و ئیمزاکەوەکەنەوە ئەبن بە حیزبێکی سیاسی زۆر ئەتیادی ئەسنا هەڵبژاردنەوە و کورسیە هێنن یا ناهێنن نازان چیۆم شتانە ئەسنە دەسەڵات و ڕەنگە سبێنێ حکوومەتی بەدەست بێنێ بەڵام ئەمە لە ناو ئاینی زەردەشتیا بە ناوی ئاینە و قەدەغەیە تۆ پێویستە لەسەر پنتێکی کۆمەڵایەتی سیاسی نەتەوەیی ئینسانگەرایی زانستی حیزبی سیاسی هەبێ نە حیزبی ئاینی ئەمە لە ناو پرسی زەردەشتیدا واتە پرسی ئاین لە سیاست و لە سیستم جدا دەکرێتەوە لەبەر ئەوەی زەردەشتت پێی وایە ئاین بەشێکی سیستەمگەری دروست دەکە بۆ لەبەرەوەی هیچ ئاینی ئەوی تری قبول نییە لەبەر ئەوە ئاین نابێت بچێتە دەسەڵاتەوە کە چوە دەسەڵاتەوە فێری بوختاری دەکا فێری وشەی ناشین دەکا فێری سەربڕین و کوشتاری دەکا فێری ئەفسانەی دەکا ئاین فێری چیت دەکا فێری ئەفسانەت دەکا لە ڕاستیا بەشێکی تەواوی ئاینەکان برتین لە ئەفسانە کەواتە چۆن ئەبێ حزب و حکوومەت و سیستەمێک دروست بێت لە کوردستاندا لەسەر پنتی ئێسامە تێگەیشتم زەردەشتێت واتە کەرستێ کەرستەیەکە بەشەکە لە کەرستەکانی ژیان و بۆ خۆبەڕێوەبردننی کاری ڕۆژانەت و یان کۆکردنی کۆبووکردنی یان تێوەگژەنکردن واتە پێکەوە هەڵکردن لە شوێنێکەوە و سیستەمێکە بۆ بەڕێوەبردنی مرۆڤ وەک چۆن لە ڕابردوودا هەبووە دوایەوەی قابل و هابیل شەڕ دەکەن دانیشان کەسێکیان دەکوژێت و ئەوە هی ئێمە نییە ئەوە هی ئەنا دەزانانی تۆ نییە باسی ئەوە دەکەم دوای ئەوە خۆناک بە خۆناک پرسەکانی دیکەی دینی هاتوونەتە پێشێ بۆ ڕێخستنی مرۆڤاتی بەڵام لێرە مرۆڤ دەبێت بە کاڵای دین و دین دەبێت بە یەکەیەکی کەتی تایبەت یان دەکرێت بڵم وەکو دامەزراوەیەکی بازرگانی هێندێک جار بە سیفەتی ئەوەی کە دینەکان مێژوێکی درێژ مەودایان هەیە هێندێک جار گۆڕانکاری لە نێوەنگیری نێو دینەکاندا دەکرێت دەگوترێ ئایا زەردەشتەکان لەو نێوەنگیریەدا بەشێک نین لەو هەڵچوونەدا یان لەو ڕێ کۆنکردندا ئەو ڕێ کۆنکردنەدا مەبەستم کونتریشکردنە تشتێکە خۆیان بیانەوێت بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری بێنن خاستر دەڵێم پیر لوقمان دوایین پەیامەت بۆ بە مەسەلەی پرسیینەتەوەی کورد پێویستە یەکێتی نەتەوەی کورد چۆن دروست بکرێت کەواتە پرسیینەتەوەی یەکێتی کورد لە دینەکانی دیکەدا ڕێگە پێدراو نییە ینی ئەتۆڕەتی دەکەیەوە پێ دوایە ئەمە دەبێتە بەشێک لە سیاست واتە ئێمە لە زەردەشتەکانیش بێ ئومێد بووین ئێستا کە خۆ دەڵێ نابێت دین لە سیاستدا بێ و سیاستیش دین بەکار بێنێ
ئەوە پرسێکی زۆر گرنگە بەڕاستی کاکە پیر لوقمان جیا وەکووتمان دین پرسی تاکە حەقی اختیاری بەڵام دین لە کۆتاییدا پەروەردەیە تۆ کۆمەلگا ئاراستە دەکەی چی بکە نابێت دینەکە خۆی بیکە واتە کۆمەلگا ئاراستە دەکەی ینی بە ناوی دینەکەەوە ناکی بۆ نمونە سەرۆکی حکوومەت دەتوانێت زەردەشتی بێ و زۆر احتیادی و باوەڕی بەز ئاینی زەردەشتی بێ و بەڵام بۆ لە ڕێگەی دینی زەردەشتیەوە لەوێ ئاینی زەردەشتی پیادە ناکە بەڵکو سیستەمێکی جودا پیادە دەکات جودای لە زەردەشتکە بەڵام لە ڕێگەی ئاینی زەردەشتیەوە بەو عەقڵ و جیهان بینە گەشتووە واتە هاوکاری کردووە بۆی جیهان بینێکی کراوەتری هەبێ بۆی بتوان لەگەڵ خەڵکە بژی بۆ نمونە ئێستا زەردەشتیەک نابینی زۆر مەحاڵە زەردەشتیەک جنێو بدا بۆ نمونە یا زەردەشتێک بێ سوکایەتی بە یەکێکی ترکا یا بە ئاینێکی ترکا بۆچی لەبەرەوەی فێر کراوە کە سوکایەتیکردن لە ئاینی زەرجا بیری چاک نییە باشەکەواتەکە تۆ کە سەلماندوو بیری چاکی تۆ تووشی کردداری بە عەرەبی پێ دەڵێن ئادەبوون واتە مانگانە سوڕی مانگانە دەبن لە سەردەمی کۆندا زەردەشتەکان لە ژوورێکیان کردوون و بۆ ماوەی 4 ڕۆژ لەناو بەندخانەیەکی دار نانێشتۆ ژنە نە ئاوخۆڵ و نان و نەخۆراک و ئەمە بە وەکووە تاوانی کردوێت واتە خوێنی لەبەر ڕۆیشتووە ئەمە وەک ڕێزێک بۆ یان وەکو سزادانێکی ئەم خانمانە بووە کە لە ڕابردوودا کە پرسی ژنان لە زەردەشتیدا کەمتر ئاماژێکێکرا ئەوەندەی من بزانم بەڵێ جا تۆ پرسیارێکی وتی کتێبەکانی زەردەشت چەند کتێبمانەیە چەند بەشە ئێمە نەپرژانە سەر ئەوەی وەڵامی بینەوە ئەوەیان بەشێکە لەوە ئەوە لە هەندستانە علاقەی بەسەر ئاینی زەردەشتیەوە نییە تەسەور مەکە کورد ئەوە نەبێ ئیش بوو بێ ژنەکانی سجن کرد بێ لە ژوورێکە یعنی کورد هەمیشە کاری هەیە هەرگیز ئەوە جارێ ئەو پرسێکی زۆر سادەیە علاقەی بەسەر ئاینەوە نییە ئاین تەدا لە ئاینی زەردەشتی تەداخلی ئەو جۆرەشتانە ناکە یعنی بە هیچ شێوەیە ئاینی زەردەشتی شریعەتی نییە پێ بڵێ تۆ سمێڵی چۆن چاکە کە ژنێک عادە بۆ چی بکە یعنی مە علاقەی بەسەر زانستی کۆمەلگاوە هەیە کۆمەلگا چۆن فێرە بێ چۆن پاکوخایانی خۆیان ڕاگرن ینی لە ئاینی زەردەشتیا ژن وەک پیا وایە یعنی ناتوانانی لە زەردەشتیا بڵێ لەبەروی ئەو فڵانکەس ژنە لەبەروی تێکەوتۆ عادە بۆ ئەم جۆرەستانە و ینی ناو ناتۆرەکەەوە و شتای لەدابنی بە پێچەوانەوە ژن زۆر پیرۆز و گەورەترە لەوەی کە باسی دەکرێت و ئەوە پرسی ئاین نییە یعنی ئاین تەداخل لەوە ناکا بە هیچ شێوەیە کەواتە ئەمە پەیوەندی بە ئەوە لە کتێبی ڤەندیدادایە ڤەندیداد بەڵێ ڤەندیداد لە سەردەمی داریوسی یەکەمان نووسراوەتەوە خۆی ئەوێستا تەنها ئەسناکانە 72 بەشە بەڵام دوایی کتێبێک نووسراوەتەوە بە ناوی ڤیسپەرەت واتە ڤیسپا یعنی هەموو ڕەد یعنی ڕەتۆ واتە هەموو ڕەتەکان واتە بۆ پیران و مەبەدان و دەستورانی زەردەشتیان کە یاغیربەدەکان چۆن لەسەری بڕۆن ئەمە دوو کتێب کتێبێکی تر بە ناوی با بڵێن لێرەدا لە لامە پیشانتا بم یەشتەکانە ئەم یەشتانە سرود و نیایشی سەردەمی میترایە خستویانە پاڵ ئەوێستا جارێکی تر اینجا کتێبێکی تریان هێناوە بە ناوی خوردە ئەوێستا بۆ نوێژ و نیایشەکانیان کورد کردوتۆ زەند و ئەوێستای تێدایە زەند و پازەندی تێدا واتە وشە ئەوێستایەکانیان شکردەوە واتە شیکاریە ئەوێستا چەند کتێبە چەند بەشە خۆی یەک کتێبە بەس یەسناک خۆی حقیقەتەن یەک کتێبە و 72 بەشە یعنی هیچ دەستکاری نەکراوە تا ئێستەوە خۆی ماوە تۆ کە پێتر ئێسناکان بەڵام دوایی ئەمانە کۆمەڵە کتێبی تریان لێبووتەوە بەڵام خودی زەردەشتێت بەس باوەڕ بە ئێستاکانەکە بەس ئێستناکانی کتێبە کە گاساوەکان واتە گوتەگەلی زەردەشت لە ناو ئێستناکاندایە 72 بەشە ئەوە کتێبی ئەوێستایە اینجا ئاگستاژ نییە طبعا نازانن زیاتر نیانزانیەوە وشە ئەوێستایەکان بخوێنەوە وەکەیان کردو بە شتانەوە ئەیەکەیان کردو بە ئاو پێدوانی ئەمە کاریگەری ڕێزمانی لەسەر بوو بێ ڕۆژهەڵاتی کوردستان بەوا دەڵێ ڤا هەر ئەوان نەبوون ئەڵبەتە لەبەری فارسەکانی بەشێکی زۆری زەردەشتیان تیا ماوەتەوە و دەسەڵاتی ئیمپراتۆرێتی فارسی بووە یعنی دوای ساسان کە ئیسلام هاتووە شاهنشاکان ینی پاشاکان حکمیان کردو یعنی دەسەڵاتیان هەبوو لێ بۆی زمانەکەی ئەوان هەندێ زاڵ بووە لە شعر و لە ئەدەبیات و لەو قسەکردن و ئەوانە بەشی ئەوانیشی تێدایە نەکرد ڕۆژهەڵاتی کوردستان کەسێک بێ باوەڕ بێ لەناو زەردەشتەکاندا چۆن ماڵی لەگەڵ نەکرێت وەکو مرۆڤ یان وەکوچی علاقەی بەسەر زەردەشتیەوە چییە تۆ باوەڕت چی ینی ئەشتەشی ئاساییە ئەگەر ئیسلامێک داوای هاوکاریتان لێکەوە لە بەرامبەردا چۆن هاوکاری بە نمونە سەرمایەتی بەدەرەوێت سەری پێبەخشی هیوادارم باوەڕداران و دینداران و ئەوانەی کە ئەهلی دین و باوەڕی خۆیانن جوبیستی ئەم پەیامەی پیر لوقمان بووبن دەڵێ سەریان پێ دەسپێرم واتە سەری خۆی دەسپێرێت بۆ کەسێک کە هاوکاری داوا لێ دەکات ئێوەش زمانتان بگرن بێ ئەوەی کە هەواڵێکی
تەواو دروست پێتان دەکا شت دروست مەکەن بۆ پێکەنینێک بۆ زەردەخەنەیەک یان بۆ کۆمنتێک یان بۆ لایکێک یان بۆ بەرفرەکردنی واڵەکەی خۆتان سوکایەتی بە مرۆڤێک مەکەن تا خۆی دەڵێ سەرم دادەنێن بۆ هاوکاریەکەی ئەوە مانەی ئەوەیە ئەم پیاوە دیندار نییە ئەم پیاوە ئەوەندەی مرۆڤ دۆستە و مرۆڤ وەرە ئەوەندە دیندار نییە کەواتە با مرۆڤ بین بە لەوەی کە دیندار بین سپاس و پێزانینم بۆ هاونیشتیمانی ئازیزم گەورە پیری زەردەشتەکان لە باشووری کوردستان ئیمشۆ میوانداری پرۆگرامەکەی ئێمەکرد بەڕاستی خۆشحاڵی کردم لە ئەم دەرفەتە زۆری کە زیاتر لە تقریبەن دوو کاتژمێر دەبێت بەڕێزیان تەشریفی هێنا ئێوەی بینەریش سپاسی ئێوەی ئەزیزیش دەکەم ئەوانەی پرۆگرامەکان شێر کردووە ئەوەی لە سەرەتاوەتە ئێستا لەگەڵمان بینەر بووە و سپاستان دەکەم یەک گوشەکانتان ماز دەکەم ببورن لەوەی کە کەم و کوڕیمان هەبوو بێ لە کومنتانی کە نەمتوانیەوە بیان خوێنمەوە لە لای خۆم تێبینی کەم لە بەسی شم و کۆمنتەکان زۆر نەخوێنمەوە بۆی وشەکانی یان دەستەواژەکانی بەڕێز پیت لوقمان نەپچڕێنم کەمە دەرفەتێکە کە کەمتر دەست دەکەوێت پیت لوقمان لە ڕۆژێکی وەهادا کە تاوە کۆمەلگای کوردی باشووری کوردستان بەداخەوە کە دێڵم سەرزەنشت و سەرکۆنی دەکا وەکو مرۆڤ مامەڵی لەگەڵدا ناکە ئەوە تا پیت لوقمان لە گۆشت دروستکراوە ئەو مرۆڤ و درەخت نییە و وشەکانیشتان بە پێچوانەوە ئاڵوگۆڕ پێکردەوە بەداخەوە کە دێڵم ومێدم وایە کەڵکمان لە یەکتی وەرگرت بێ و ئەم بابەتشمان بەپڕ لە زانیاری بەخشی بێت بە هودایەکتان ومێدم وایە پێگەی زەردەشتەکانی شەر ئەوە لە سروبەندی ئاشتی و پێکەوەبوون و مەسەلەی پرسیینەتەوەی کورد هەمیشە لە پێش ئاشور و هەرماوی هەستەکانیاندا جێ ببێتەوە دووبارە سپاسی هەمووتان دەکەم ئەوەی کە تێبینێکی هەیە ئەوەی دەوێت پرۆگرامێک ساز بدەین لەگەڵ هەر کەسایەتێکی دینی یان سیاسی ئەوە لە داهاتوودا لەسەر کۆمنتەکانتان لەسەر مەسیجەکانتان ئێمە بەرنامە دەکەین و سپاس دووبارە سپاس بۆ هاوڵیشتیمانم کاکمەندە کۆلید لە بەریتانیەوە کە ئامێرێکی تەلەفۆنی بۆ من ئامادە کرد بوو کە پرۆگرامەکانی زیاتر گەشە پێ بدەم سپاسی بینەریتان دەکەم دووبارە پیر لوقمان سپاس دەکەم کە ئەم شۆ میوانی ئێمە بووین ئەگە شتێکت مابێت بە کورتی من خۆشحاڵ دەبم بەڕاستی لە دوای پەیامتدا لەسەر تەواوی پرۆگرامەکە و دەتوانین دواپایانی خۆت بەجێ بێڵێ لە ڕاستیە یەک شت هەبوو ئەمیست لە زاری زەردەشتی مەزنەوە بە کۆمەلگای خەڵکی ڕابگەێنین زۆر پێویستە ئەمە کاتێکە هێرشەکەنە سەر با بڵین هەورامانی ئێستا تورانیەکان کۆبنەوەیەکەکەن ئەڵێن چی بکەین ئەگەر ئەوان پێیان وتراوە ئەگەر بێت و گشتاسب و ئەم پاشایانە و ئەم خەڵکەی هەورامان وا کوردستانی ئەو دەمە تەمەن ناوی کوردستان نەبووە بەڵام کوردستانی ئێستا کوردستانی پێدەڵێن ئەگەر بێت و پارە نێن واز نەهێنن لە ئاینی زەردەشتی بە تایبەتی ئەگەر پارە نێن باز نێن ئەوە هەمویانە کوژێت زەردەشت لە کۆبوونەوەکەدا کە پاشا گشتاسب کۆبنەکان پێدەکا هەموو پاشاکان و با بڵین ئەو شانشا بووە پاشاکان و هەموو دەستە جەمعی خەڵکو و بە پیاوە معقوڵەکان و بەرپرسەکان و سەربازی و هەمووی فەیلسوفەکان و پرۆفیسۆرەکان و هەمووی تر کۆبوونەتەوە و لەو دەشت و شاخ و گەورایە کۆبوونەتەوە و زەردەشت قسە ئەکا تەبەن ئەو دەمە هینێکیان هەبووە کە پێیان قسە کردووە وەکو هینی شاخ خوا بووەکی شاخی گایشتە فیل لوتی فی لە چیە بۆ قسەیان کردو بۆی هەموو خەڵکەکە گوێ لێ بێ زەردەشت لەوێدا قسەیەکەکە لەو کۆڕە ئەڵێ سەرانە و خاوە و بازدان و قبولکردنی ستەم کارێکی ناڕەوا و ناشایستێ یانی ئەگەر کۆمەلگای کوردی قبولی ژێردەستەیی و سەرانەدان و بازدان و قبولی ستەمەکە لە ڕاستیە کارێکی ناڕەوا و ناشایستێ و دەبێت دەستی ستەمکاری و بێدادی کورد بکرێتەوە زەردەشت وەڵە پێویستە دەستی بێدادی و ستەمکاری کورد بکرێتەوە وهروەها ئەڵێ مرۆڤ هەرگیز بەویستی خۆی و ئارزووی خۆی و ئازادی باج و سەرانە بە کەس نادات واتە ئەگەر مرۆڤ بەویستی خۆی و ئارزوو بێ باج و سەرانە بە کەس نادات مرۆڤ دەبێ ئازاد بژی و لە پێناوی ئازادیدا بجەنگێت و خۆی ڕێگەی ژیانی خۆی دیاری بکات ئەمە قسەی زەردەشتە و ومێدم وایە خەڵکی کورد خۆیان ڕێگەی ژیانی خۆیان گەشە بکەن لەنەوەی تەنهاییدا بووناتر بچکن سپاس بۆ میوانداری بەخشی باشتە نەبێت سپاس بۆ بینەریش سپاس بۆ کاتێکی خۆش و هەرگیز سپاس عزیز کاتێکی
شاکرین